فرموا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنران بسلان وخوشويستان من سلام ورحمة خواتان عرزكين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لقل هاوري خوشويستم كاك بيوند عمر أمرو لخزمتانا أبين لبرنامج سي جوهر لقل أندازيار آمانجي قرآن خوينو هر يق لشيف نريمان وشيف ديار لێرەدا ئەمڕۆ خوانی ئیفتارمان بۆ ئامادەکەن ئینشاءالله. خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەک بداتەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنوب والصاحب بالجنب. پێغەمبەری نازدارمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ حرمة الجار على الجار أو على الإنسان كحرمة أمه. خۆشەویستان تەوەری ئەڵقەی ئەم جارەی سی گەوهەر باز لە ئەجری دراوسێ و واجباتی دراوسێ لەگەڵ یەکتر هەروەها بابەتەکانی تریتر کاک پەیوەند دەیزانێ من هەر ئەوە نازانم. هیوای لەرساغی بۆ هەموو لایەکە خوازم. هەڵبەتە تەوەری دووەممان باز لە بابەتی پزیشکی گورچی لەوە ئەو بابەتانەیە کە چی بۆ گورچی لە باشە چ تەندروستیەک ئەوەی کە بەردی گورچی لێ هەبێ وەکو من بۆ نمونە چی بکا باشە. ئیتر ئاوا کۆمەڵێکشر لەم بابەتە ئەمڕۆ باس و خواسی لێواکەین لەگەڵ مامۆستای قورئان خوێن کە ئەندازیار ئامانج لە خزمەتانەی. بسم الله الرحمن الرحيم. منش لە بەشی خۆم خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەرنامەی سی گەوهەر لەگەڵ بەڕێز کاک محمود کەرکووچی لە خزمەتەوەی خۆشەویستان دوێنێ باسمان کرد وتمان ڕەمەزان وەکو کارگەوایە وەکو معاملێک وایە کە چۆن معاملێک شت بەرهەمێنێ ڕەمەزانیش ئاوا چاکە بەرهەمێنێ. بەڵام ئەمڕۆ بابەتەکەمان شتێکی دیکەیە ئەویش ئەوەیە کە ڕەمەزان فێرگەیەکە فێرگا بۆ ڕاهێنان لەسەر چی لە ڕاهێنان لەسەر ئەوەی کە خو خراپەکانمان لابین بەڵکو لە شوێنیان خووە باشەکانمان جارێککە بە جۆرە لە جۆرەکان بەرکەماڵکەینەوە. جا ئەڵێ لە مانجە ڕەمەزانە نەک خۆ خراپەکانت ئەبێ لابەی ئەبێ خۆ باشەکانیش لابەی خۆ باشەکانیش لابەی باش بەڵکو ئەبێ خۆ باشەکانت لابەی بەو مانایی باشتریان کەی خۆی باشت هەیە باشتریکە. ئەگەر تۆ کەسێکی یارمەتی دەری بۆ دەوروبەرەکەت ئەم جارا بێ زیاتر بێ. ئەگەر کەسێکی دەستکراوەی ئەبێ لە ڕەمەزانە زیاتر بێ. ئەگەر کەسێکی خۆپارێز و تەقواداری ئەبێ لە ڕەمەزانە بەتەکید زیاتر بێ. بۆیە ڕەمەزان تەنانەت دەستکاری خۆ باشەکانی شەکان لەسەر ئەوەی کە باشتریان کەین. تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا ئەوەی ئەمڕۆ پێشکەشێکین لە بەرنامەی سی گەوهەر لەگەڵ کاک محموودە لەگەڵ هەموو ئەو بەڕێزانەی کە دێنە ناو بەرنامەکە و لەگەڵ تەوەرەکانە ساتێکی خۆش بەسەر بەرین و ساتێکی گرنگیش کە تا بتوانین ئینشاءڵڵا سوود بە یەکتری بگەێنین. بیرمان نەچێ کۆمەڵێک سەربازی ون لە پشتی کامێرەکانەوە هەن لە ژووری دەرهێنان و کامێرەمان و تەنانەت پرزگە و هەموو ئەو بەشانەی تر کە ماندوونە ناسانە لێرە لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویستن. ئێوە هەرچاوتان ئەم چەند کەسە ئەبینێ بەڵام لە پشتی کامێرەکانەوە کۆمەڵە خەڵکی زیاتر هەن ئەوان لێرە ماندوونە ناسانە شەو ڕۆژ خزمەتەکەن خوا لە خۆیان ڕازیەکەن بە ئومێدیەوەی ئینشاءڵڵا باشترینتان پێشکەش بکەن لە شاشە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیام. بەتەکید بن پێم خۆش ئێستا منش لە شوێنی ئەوان بم ئەزانی بۆ بالضبط لەبەرەوە خێریان زیاتر دەسەکەوێت. بەتەکید بەڵە خۆشەویستان لەگەڵی خۆشەویست بەردەوامین و ئەمە سەرەتای بەرنامەکەیە. لەم سەرەتایەوە ئەبێ بچینە لای خەرولکەلام ئەبێ بچینە لای قورئانی پیرۆز جۆ لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئەکرین بە دەنگە خۆشەکەی ئەندازیار ئامانج کەمال. بەڵێ کەوازانم بە نازانم بە قیڕایی میسر یا بە قیڕای عێراقی بۆمانە خوێنە بە هەرچیەک گرنگەوەیە چەند ئاەتێک لە ڕەنگە تەرتیل بێ. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا متكئين فيها على الأرائك لا يرون فيها شمسا ولا زمهريرا ودانية عليهم ظلالها وذللت قطوفها تذليلا صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. يا أخوة بخير بيتوا كاق أمانس دنقد نرزي ما شاء الله بجدي ما شاء الله لبروي زور بإتقان زور بجواني مقامك زور خوش أدائك زور شاهانة هبو براسي جوهر يقبو لسي جوهر كان ما شاء الله إليه به دنقد نرزي إن شاء الله موفق بي سلامت بيا كاك ما مستعملش تو هندسة خوێندوانە بەڵێ يعني ئێستا تۆ ئەندازیاریی قورآن خوێنی بەڵێ سپاس طبعا نەمەژێکی کە لە شانازیەکانی بالضبط ئەزانی بالضبط لە دەیە هەشتاکانە ینی بەدەگمەنە دۆزیەوە ئەندازیارێک نوێش بکە پزیشکێک نوێش بکە پارێزەرێک نوێش بکە بەڵام ئێستا ماشاءالله ماشاءالله ینی ئەم هەموو دکتۆرە باشە متەدەئینە ئەم هەموو پارێز با بڵێم مهندس و مەحامی و هێنا پابند و باشانە ماشەڵڵا ینی بەتەشید ئەمەی تۆ ینی بۆ خۆت و بۆ ئێمەش و بۆ هەموو ئەوانەی کە گویان لێ و خۆیان بە ئەهلی پابندی ئەزانن بەتەچی شانازیت بەم پرسیارەکە ئەوە بکەم ینی چۆن بوو بەم قیرائەتە میسریە دەست پێ کرد؟ سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان کەناڵە جوانەکەی هەموو کوردستان خوای گەورە تاعات و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبول فەرمێ ئینشاءالله ئامین ئینشاءالله. من کاتی خۆی تقریباً 2015 بوو ئەو کاتە جەنابی دکتۆر کۆچەر خوای گەورە خێریان بداتەوە لەشی ساغ بێ و ئینشاءالله لێرە وسڵاو ڕێزمان بۆی هەیە ئەو بوو کە ئیتر دەرگای مەقاماتی میسری بۆ من کردانی شخصی خۆم زۆر ئیسفادەم لەو کرد و زایدن مامۆستای زۆر خۆشەویست مامۆستا گۆران هەروەها جەنابی مامۆستا شێخ حوسێن بەرزنجی
کە ئەوانم بینی خەریکی ئەم علمی مەقاماتە بوون ئیتر سەرەتای قۆناغی فێربوونی منیش لە مەقاماتی میسریا لە ڕێگەی ئەو مامۆستا بەڕێزانەوە بوو دواتریش سپاس بۆخوا ئیشم کرد لەسەر مەقاماتی بۆن منە عراقی و وەتیلاوەکانی ئەمەی کە خوێندت مستەفا ئیسماعیلی بوو یان شەحاتی بوو واللهی ئەتوانی بڵێ تێکەڵێ وەڵا ئافرم زۆر جوان ئەدات کرد زۆر بەڕاستی دەستخۆشی لێکم خۆت ئامادەکە ئینشاءالله بۆ وەرزەکانی داهاتووی سەدای زێڕین احتیاتی خۆتە تایبەت بوو بەڕاستی دەنگی زۆر تایبەت زۆر باشە باش بە سەرێک لە شێفەکانیش بین ینی بۆ مانای بە هەر لێرە و سڵاوێکیان لێ بکەیت دوایە چی لە خزمەتیان بۆ معلوماتت باسی ئەوەت کرد کە وتت دکتۆر و ینی بڵێن پزیشکەکان و ئەندازیاران و ئەوانەی کە ئێستا خەریکن من بە حکمی بەرنامەکەمان ئەم فترەیە کە لە دەرەوەی وڵات بووم باوەڕت بێ کاک پەیوەند لە دووبەی لە قەتەر هەتا لە تورکیا زۆر حەسوودی بە کورد دەبن لەو ڕووەوە لەو ڕۆ زۆر حەسوودی بە کورد دەبن ئەڵێن ئێستا هیچ میلەتێک نابینین بەقەت کورد بایەخ بە سەوت و بە قورئان و بە مەدارسی قورئان و بە تەحفیز و بەم بابەتە دەنخۆشیش ئەوەی کە لە کووردا هەیە ڕەنگە لە شوێنی تر نەبێت ینی بەڕاستی ینی ئێستا بۆ نمونە سڵاو عەرزی تەواوی قورئان خوێنانەکەین ئەوە مامۆستا ڕەعەت کوردی مای شانازیە بۆ کورد مامۆستا پێشەوا قادر کوردی مای شانازیە بۆ کورد کاک مامۆستا یوسف عوسمان ئیتر نازانم کاک عوبەیدە موفق ئیتر نامێ ناوی هەمووی بێنم چکە زۆرن ئەمانە هەمووی چوونەتە دەرەوە ئێستا ئیزافەیەکی زۆر جوانیان هەیە توانیویانە الحەمدولله پەنجەمۆرێکی حەقیقی و جوانیان لە بواری قورئان و سەوت و مەقاماتە هەبێت الحەمدولله موفق بن یا رب شێف دیار شێف نەریمان سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە ئێوەش خۆشەوە خۆشتان سڵاو لە بینەران بکەن پێشکەشی بەرنامەکە و هەروە بزانن بینەران بزانن چی دروستەکەن ئێوە خۆتان فەرمونون هەم سڵاو لە بینەران بکەن هەم باسی ئەوەش بکەن چی دروستەکەن باسی ئەوەش بکەن بۆ ڕەش و سپیتان لە بەرام بڕۆ بەنای خۆی گەورە بەخشندە میهرەبان من شێف دیار لەگەڵ هاوکارم هاوپیشەم شێف نەریمان ئەمڕۆ خواردنێکی کوردەواریانە پێشکەشی جەلابتانیەکەین کە بزانن چۆن لێ بنین شلەی قوڕاو لێنین ئەمڕۆ تایبەتە باش حەسان لێتی منتیقەی خۆی بە گۆشت لێنین منتیقەی کاک پەیوەندە تا خۆیەتی بە ماست و بە گۆشت لێ لەگەڵ تەڕەپیاز خۆمان پێڵێ نیەرکە پیاس لەگەڵ برنجێکی کوردی و ڕانی مریشێک کە تەخمینێکی خۆشمان کردەوەی باشە ئەتوانیت پێکاتی تەخمین شێف نەریمان تۆ لە سەرەتاوە پێکاتەکانمان بۆ باس کرد لە سفرەوە لە سفر کە هێشتا نەو جنیوە چووکە تۆ ماشەڵڵا لە جنینە زۆر مهم یعنی هەتا سەیری تۆ بکەم سەیری هێنا ینی شتە جنێ ماشەڵڵا هونەرێکی زۆر جوانیە لە جنینە تۆ لە کاتی جنینە تەماشایکە هینە بڵین خامی وا ڕاهاتوە دەستی وا ڕاهاتووە کە هەمیشە چونکە پیشەی خۆیەتی ئێستا ئەو پیاوە قورئانە خوێنێ زانێت چۆنیە بەس پێکاتەکان بە بینەرانی ڕێزمەیە بۆ هەمولایەک ڕۆژی هەمولای خۆ بێت پێکاتی ئەم لە خۆشکردنی مریشکە دیتە لە ڕۆزماریە ئۆریگانۆیە زەنجەفیلە هەروە بێتەوە پاپریکایە ئۆریگانۆیە زیرەیە کەمونە هەروە بێتەوە لەگەڵ خەردەلە ئەمانە تێکرزار سۆیا سۆسیشی تێکرێت بەم شێوەیە لەگەڵ تۆزە ماستە بەم شێوەیە خۆشەکەونی دوای حازیرەکەین بۆ ناو فرن بەم شێوەیە دەرەسێت شتێکی زۆر نازار و زۆر خۆش دەرێت یعنی ئەمە جگە لە قوڕاوەکە ئەمەشمان هەیە برنجێکی کوردیشمان هەیە ئەمڕۆ حەلمان نییە ئەمڕۆ شتێکی تایبەت ئەی قوڕاوەکە مەفروزە گۆشتی تیا بێ وەنیە تایەتی ناسک ئەهلی گۆشتی ئەوەشمان لەبیر نەچێت تا فەرز وەسابێ سونەت بەتاڵ ئەوەشمان لەبیر نەچێ مامۆستا سوبیشمان هەیە و مەخبەتمان هەیە زەڵاتەشمان هەیە زانی چی شێف نەریمان تۆزێکی کەین بۆ لاتان لە خزمەتانە بە وردی باسیەکەین بەس بەسەرچە ئێستا دیسان جارێککە تۆسێ زۆر باشە مامۆستانەکە بگرینەوە وەڵام من پرسیارێکی تری لێەکەم بەجددی مامۆستامانج چەند ساڵە خەریکی مدارەسەی قورئانیانی چەندێ سەرقاڵی بەوەی کە وانەی قورئان خوێنی من سەرەتا وەکوتم لە
هەر لە مناڵیەوە ئەلحەمدولیلا هەمومان پەروەردەی دەستی ئەم بنکە ینی بنکەکانی فێرکردنی قورئانین باش لێەوە دەستمان پێ کرد ساڵی 2014 ئیتر بە تەواوەتی چوومە ناو بوارەکەەوە تا ئەستش ئەلحەمدولیلا خەریکم زۆر باشە با ئەمەش بەشێک بێ لە سەدای زێڕین با هەر ئاوا ناوی بنین طبعا لە میسر بانگێکی زۆر خۆشە فەرمونون لەوێ بانک کۆمەڵە قاعدە و یاسای هەیە زۆر تایبەتە هەر وەکو لە وڵاتانی تر بۆ نمونە لە سعودیە لە نزمەوە بۆ بەرز دەست پێکا مەسەڵەن لە قەرارەوە دەست پێکا بۆ جواب بەڵام لە میسر نەخێر هەر بە جواب دەست پێکا کاکەیان ئەسڵەن قەراری تیانە بانکی میسری لە قورئان خوێندنیانە بە قەرار دەست پێکا ئەچنە جواب بەڵام لە بانکدانە یەکسەر بە جواب دەست پێکەن الله ئەکبەر الله ئەکبەر بەم شێوەیە ڕاستە ئەگەر جەنابەت بانک فەرموو چۆنێ فەرمی ئێستا بانک بەڵێ طبعا خۆی بە هەموو مەقامەکان بانک هەیە باش ئەوکە لە عالمی ئیسلامی بەڵام بەس خۆم کە بانک ئەدەم بەم شێوازە بانک فەرموو فاتە بە چوار الله ئەکبەرەکەمان بۆ بکات بەڵێ چوار الله ئەکبەرەکەمان یان الله ئەکبەرێک و شەهادەیەک مەسەڵەن زۆر باشە طبعا بانگێکی تری ئەمیان بە شێوازی باڵێن کەمێک تورکی تێکەڵاو مقاماتی تورکی لەگەڵ کوردیەکەی خۆمان بەڵێ الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله یاخوا موفق بی عشرەیەکی ترمان بۆ بخوێنین انشاءالله بەس ئەگەر بکرێ بە قراعەتێکی جیاواز شتێکی باشە بێت یعنی نامە بەستم هێنا بە ئاوازێکی جیاواز زۆر باش بەستی أعوذ بالله من الشيطان الرجيم إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا متكئين فيها على الأرائك لا يرون فيها شمسا ولا زمهريرا صدق الله العظيم الله ئەمە کازمی بوو کاک پێوە ڕاست خوێنی کازمی ڕاست خوێندنەی عراقی بوو بەڵێ خوێنی عراقی دەنگە نەرزەیە خۆ سەلامەت بیاخۆ بەخێر بیتەوە ئێمە هەمیشە پرسیاری ئەوەکەین ئەڵێن ئەوانەی کە قورئانە خوێنن ئەوانەی کە وتارەیەن ئەوانەی کە یعنی کەسی بەرچاون چۆن واکەن کە کاریگەری لەسەر دەوروبەریان دروستکەن کاریگەری باشە لەسەر هاوڕێ لەسەر
کەسە نزیکەکان لە شوێنی ئیشە مەسەلەن بۆن منە کاکامانج خۆی قورآن خوێنە و لە لایەک ئەندازیارە بەڵێ دەشێت لە کاتی ئیشەکەیە مەسەلەن بۆن منە لە شوێنی ئیشەکەی چۆن ئەمە بەرجەستایە کە ئاخر خۆی داوای سەرێکی ئەمەیە یعنی چۆن ئەبی بە نوێنەرێکی باشی مسلمان ئیماندار لە شوێنی ئیشێ لە کۆڵان لە بازار ئەمە چۆنەکرێ کاکەمانج یەکەم شت لە قورآن خوێنە ئەو کەسەی کە ئەبێ بە قورآن خوێن خاڵی جەوهری قورآن خوێندن ئەوەیە تۆ ئیخلاسیەتت تیاوێ یعنی بەداخەوە ئێستا ئەڵێم زۆرێک لە قورآن خوێنە میسریەکان زیاتر بە بوارێکی ترا ئەڕۆن ینی خەریکە بۆ خوا خوێندنەکەی تیا نامێت بەس بۆ دەنگخۆشیە بەڵێ بەس بۆ دەنگخۆشی و زۆر جار نزیکە بێتەوە لە مەقاماتی گۆرانی وتن پەنا بەخوا ئیتر کارێکی وای لێ ئەکەن کە فتوای ئەوە بدرێت کە قورآن خوێندن بە مەقامات حرام بێ بەشێکی زۆری کە ئێستا ئەم مەوزوع خلافیە دروست بووە تەسەوڕەکەم هەمان ئەو هۆکارە بێ کە ئیخلاسی تیانەمەوە بەڵێ ئەمە ئیخلاس چی دیکە ئەبێ کار بکەی بۆ قورآانی کە خۆت ئەی خوێنی خی گەورە خۆی ئەفەرمێ لە ئاەتی ئەتەأمرون بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون يعني خۆتان ئەو لە قیسەکەی بەنی ئیسرائیلە ینی تۆ خۆتان قورآنە خوێن و ئێستا من چەندێک بەدەن خۆشی بیخوێنم و چەندێک خەڵکی بە من بڵێت ماشەڵڵا دەنگی چەند خۆشە و چی و چییە کە خۆم ئیشم پێ نەکرد لە قیامەت تابێتە حوجەیەک بەسەر خۆمەوە جوانە کاک محمود ئەمڕۆ تەوەری ئەمڕۆمان باسکردنە لە دراوسێ تەوانەمە زۆر وتراوە واروەها لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کراوە و عولەما زۆر باسییان کردو زانانی ئیسلامی واروە بەڵام هێشتا یعنی ئەوەی کە پێویستە حەق بدرێ بە دراوسێ هێشتا ئەو حەق بە تەواوی نەدراوە بۆیە پێویستە کە لەم مانجی پیرۆزی ڕەمەزانەیە ینی یەکێک لەوانەیە کە زۆر ئاگامان لەبێ دراوسەیە چونکە بەڕاستی وتراوە ینی دراوسێ جاری وا هەیە ئاگای لە براکەی زیاتر مەسەلەن بۆن من ئاگای لە دراوسەکەیەتی ئەگەر مەسەلەن بۆن منە داینێ دراوسەیەکی کەسێکی هەژار هەبێ ئەوەنەی کە دراوسەکەی هەستی پێەکە یا مەسەلەن بۆن منە نەخۆشە یا هیلاکن ئەو ماڵە مەسەلەن بە نەخۆشەکانەوە ئەوەندەی کە دراوسەکانیان ئاگایان لێنە ڕەنگە ئەوە نەبراکەی کە دوورترە خوشکەکەی کە دوورترە ئەوەنە ئاگای لێ نەبێ بۆیە بەتەکید یەکێک لە مۆزوعەکە زۆر گرنگەکان کە پێویستە ئێمە زۆر جار باسی کەین جگەر مانجی ڕەمەزانیش مۆزوعی دراوسەیە بۆیە تۆ چۆن لە دراوسێ تێگەی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم فەرمووێت دیارە یەکێک لە هاوڵانی بەڕێز فەرمێ پێغەمبەر ئەوەنە تەوسیەی لەسەر کردین کە وتی دراوسێتان ئاگاتان لێ بێ ئاگاتان لە دراوسێ بێ ئەوەندە تەوسیەی ئەو بوارەی کرد هەتا وامان زەن کرد وامان هەست کرد کە ئەم دراوسەیە مافی وەرەسەی بەسەر ڕاستە میرات وەرەگرێ کاک پەیوەند دراوسێ مافی زۆر گەورەیە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی کە فەرمووی 3000 تاکیدی لێ کردووە جاروکە ثم جاروکە ثم جاروک دراوسێکت دیسان دراوسێکت کەواتە هیچی فەرق نییە لەگەڵ واجیباتی دایک لەگەڵ سبحان الله بۆیە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە ئەڵێ جاروکە ثم جاروکە ثم جاروک لە فەرمودەیەکی کە فەرمێ ئوموکە ثم ئوموکە ثم ئوموک کەواتە مافی زۆر قورسە پێغەمبەر بۆ هیچ شتێک صلی الله عليه وسلم هەر شتێک تاکیدی لێ بکردایەتەوە 3 جار ئەوە معنای وایە زۆر بەلایەوە مەبەست بووە ئەزانی چی کێشەیەکە ئەویژەوەیە ئێمە لە فەرمودەکانە زۆر ئەومان بیستووە ڕەنگە ئەندازەیەکیش پەیڕۆمان کردبێ لەوەی کە ئەگەر خواردنێکی بۆندارمان هەبێ بۆنەکەی بڕوا بۆ دراوسێکەمان ڕەنگە بتوانین خواردنەکەی بەش بین وازانین ئەمە هەموو ئەرکەکەیە بەڵام ئێستا ینی ئێمە ئەرکەکەمان هەمووی لە ئەوەیە چڕ کردوەوە وازانین ئەگەر خواردنمان بردی تر ئەرکمان لەسەر نامێنێ بەڵام ئێستا ینی بەڕاستی دراوسەی ئێستا ئەرچی زۆرترە یا با بڵێن مافی زۆرترە لەبەرەوەی کە هەر لە پێکاتی خان و بەرەوە تاکو و مەسەلەی
پێکەوە بوون و یەکتر بینین و وەروەها ئەمانە هەمووی گۆڕاوە یعنی تۆ بیرکەرەوە کە جاران ڕەنگە ئەگەر لە لادەیەکە خانوو دروستەکرا مەسەن زۆر دیواریان بە دیوارەوە نەبووە هەیە دیواری بە دیوارەوە بووە بەڵام جاری وا بە تۆزە لێک دوور بوون یان هین بوون بەڵام ئێستا ینی لە شارەکانە ینی دیوارەکان هەمووی بەیەکەوەی زۆر جار گوێت لە هەستە و خوستی ئەوانە لەو نەهێنیەوە کەی پارێزی کە بریتێ لە هەست و خوست و جاری وایە گوێ لە دەمە بۆڵیانە گوێ لە شڕیانە تاکو ئەوەی کە مەسەرم بۆن منە زۆر جار ئەیان بینی چی ئەخۆن مەسەر ماڵێکی فەقیرە حیا حرمەتی چۆنە پارێزی لە خواردنە ینی مەسەرەن ئەو خواردنەی کە ئەخورێ ڕەنگە ئەو پێی خۆش نەبێت کەسی کە بزانێت ئەو چیە خوارد لەبەرەوە بەڕاستی هەستەکەم ئێستا ئەرکەکە زۆر قورسترە با ئەوە ڕاستکەمەوە تەبان حەزرەتی جوبرائیلە کە تەوسیەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەسەر دراوسێ پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم حتى ظننت أنه سيورثه يعني بەڕاستی کە مافی وەرەسەی بەسەرمانەوەی کۆمەڵێک فەرموودە هەن کاک پەیوەند ئەگەر بە کورتی ئەوە ینی سەرگوزەشتەیەکی بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنێکیکەیە ئەفەرمێ ئەوەی کە لە سەرەتاوە ئەو حەدیثە کە ئەفەرمێ حرمة الجار على الإنسان كحرمة أمه واجباتی بەسەرێ وەکو واجباتی دایکێک وایە وەکو حرمەتی دایکێک وایە تۆ ئەگەر حرمەتی دایکت نەپارێزی دیارە هی دراوسەکە نەپارێزی دایکشت نەپاراستووە ئێمە یەک گرفتمان هەیە کاک پەیوەند ئێستا بیرمان چووە کە ئاو دێتەوە کە کارەبا دێتەوە کە بۆ نمونە ئاوی ڕئیسی ئەمانە کە بەکاری هێنی لە ماڵە ئەبێ بزانی مراعاتی دراوسەکەت بکەم ئەوە نەچێ بەسەر دراوسەکەتە ئەبێ مراعاتی ئەوە بکەی کە کرێکاریەکەی لە ماڵەوە ئیشی بەری نەوشتیوە ئەکەی بزانی کەی ئەیکەی ئەبێ مراعاتی ئەوە بکەی وەکو خۆت فەرمووت چێشتێک لێنەی خواردنێک لێ ئەنەی بزانی بۆنی نەچێ بەسەر دراوسەکەتە بە تایبەت ئەگەر دەرو دراوسێت فەقیر بن خۆت وەزعت باش بێ هیچێکی تر لەوانە مەسەلەن چ پێویستەکە تۆ لەبەر دەرگا دانیشی بە تایبەت بۆ خانمانی بەڕێز لەبەر دەرگادا منیشە ڕەنگە دراوسەکەت پێی ناخۆش بێ ئێستا من دوێنێ لە شوێنێک بووم لە شارێکی تر بووم لە سلێمانی نەبوو سەری فەرعێکم بینی سەری سوچێک باوەڕم پێ بکە لەوە چێ 20 بۆ 25 ماتۆڕی لێوەستا بێ هەمووی گەنج ماتۆڕ و گەنج هەمووی لە سەر سوچێک کۆوە بنەوە ئەمە چیەکەن لەوێ دانیشن گوڵە بە ڕۆژا قرتێنن حکایەتەکەن ئەی دراوسێکت لەوانەیە ئافرەتیان هەبێ کچیان هەبێ خێزانیان هەبێ پێیان ناخۆش بێت تۆ بێ مراعاتی هەمووم لایەنانە بکەی تەبەنەوە لە درێژی باسەکەمانە لەگەڵ میوانی بەڕێز و مامەسای ئاینی بەڕێز کە لێرە ئامادا بێ باسوخواسی لێوە زۆر باش تۆ باش شتێکیش بکەین ینی پێویستە یەکێکمان بچین بۆ لای شێفەکان جا تۆ وڵی من نەچم باشە بۆ تۆ حەزت لە خواردنە نازانی خەزیەکە چۆن سوێنیە تۆ ئێستا زۆری نەماوە بۆ فەربانگ و زۆری ماوە نا زۆری نەماوە تقریبا ساعت و چل دقیقە باش زۆر باش ڕات و تێستی کاکە تۆم بەچۆ قبوڵی فەرموو کاکە السلام عليكم. وعليكم السلام. چاو بخیر بێتەوە کاکە جابام چمە ئەو بینەوە بۆی هەر ئیشەکەشتان لێ تێک نەدەم و بەرەخ تۆ دەست کرد بە جنین دەستم کرد لەگەڵ وەجەبی جنینەکەی بەس تۆ سەیری جنینەکەی کە باشە شتێکی زۆر جوان کاک پەیوەند ئەوە دەستەواژەیەک هەیە پێوترێن نەوسن وەنیە کاکە نەوسن نییە خۆشخۆریە ئەوە پێ بگۆڕن بۆ مەستەڵەحەکە بۆ تۆ گۆڕین نەوسن نییە خۆشخۆریە باش باشە خۆشخۆری چۆنە شێف دیار خۆشخۆر خۆشخۆریش خۆشخۆر خۆشخۆریش فەنە فەن ئەویش فەنە باش شێف دیار لەم هێنەوە لەم منجەڵەوە کە ڕۆنی تێکی کە دەست پێەکەی بۆم باسکە ئەگەر خانمێک بێوێ سبەی ئێوارە قوڕاو دروستکە بۆ مناڵەکانی چۆن قوڕاو دروستکە گۆشتەکە ئەبێ چی بێ نازانم پێکاتەکەی ئەبێ چی بێ ئەبێت چۆنی بکوڵێنە ئەم بامە بۆ باسکە زۆر باشە پێشوەخت بێ گۆشتەکەی بە بکوڵێری من بەو شێوازە گۆشتی بەرخە گۆشتی بەرخ گۆشتێکی بێت چەوری شەوابزار بێت چەوری شەباڵ بێت چەوری ئەگەمان گۆشتەکە ئەب کوڵێ تۆزە خوێتی یادی زۆری تێمەکە تا ئەکوڵەکە کوڵە ئەو ئاوە بەکار بێنێرەوە قوڕاوەکە
باوی گۆشتەکە لە جیاتی تۆ ماجی بەکاربێنی ئەو ئاوی گۆشتە خۆی بەکاربێنە و تەندروستە ئەو گۆشتە ئەبێ لەگەڵ ئەم ڕۆنیان سوورکرێتەوە سووریکەیتەوە نرکە پیازەکەش لەگەڵا سوورکرێتەوە ئەوە نوکە پیازەکەش سوورکرایەوە بۆنێکی خۆش دەرەکات باش ئەڵڵا لە بۆنە باش هێشتا نەشاتوە دوایەوە کە ئێساوە بە عملیشێکین بەزار حەزوکرد باسێکی بکەم زۆر باش کە ئەوە جوان تێکرا مەزبوط بوو ئەو ئاو گۆشتەی تێکەی لە دوای سوکردنەوەی شتەکان کە ئاو گۆشتەکە تێکراوە ئەمە ئەگریتەوە ئەمە چی ئەمە ماستێکی ترشە دەتوانانی بە دۆش بیکەی ئەم ماستا لەگەڵ یەک کەوچکێکی چێشت عفو کەوچێکی ئەم لە ماساوە بەڵێن نیشاستا نیشاسا بکەی ناو ماستەکەەوە بەڵە جوان جوان خاویکەیتەوە تا بە ماسا بە کوردەواری خۆمانە نەبڕکێ باش بەڵێ نەبڕسکێ بەڵێ ئێمە قینەیەمان نەبڕکێ باش ماڵێ نەبزڕکێ ئێوە بزرگیت خۆمانە باش ئەتوانی لە عساڕشتی بێ ئێمە جوانتریش دەرەچێت زۆر باشە ماستەکە بێ چی بێ ماستی بزن بێ ئیمانگا بێ مار بێ بۆن کەس بێ حیاتە زۆر باش مامەڕ ئەوە ئەویش ماستاوی حاسریشمانەیە بەڵێ ئەوە سانی شاسەکەشم حازر کرد و تێم کردەوە با من ئەجە دوایەوە کە ئەو شتانی هەمووی تێکی بە هێواشەوەی تێکی تا خەست و جوانە بێتەوە دوای بژاڵم کاکە وەرە لە خزمەت دەنامخۆ زۆر باشە هەستەکەم شتێکمان بیر چووە یاڵە ئەوەی ئەو جیایی کە تێکرێ جایەکی تێکرێ نازانم ئەوە جاترە ڕاستەکەی جاترەکەشی تێکی لەگەڵ کڵاندنەکەی توێن تێکی ئێستا ئەمە تۆ قۆناغ بە قۆناغ دەست پێکرد ئەوە من ئێستا مەرحەلە بە مەرحەلە ئیبراز شێف دیار بەتەمە سەبا ئەم گۆشتە ئەمە تۆزە جوان سوودێکیتەوە ئەوش پیاسەکە لەگەڵا بە ئیسراحات تۆ تا ئەوە سوورە بێتەوە با من لەگەڵ نەریمەتە شێف نەریمان گیانی من تۆ بە تەماچی خواردنە غەربیەکان لە غەربیا کوڵاوم کاکە حەز منە غەربی وەڵای زۆر باش خۆ ئەمەش کە دروستێکم ئێستا بڵێن ئەم ڕانی مریشکە هەم شەرقیە هەم غەربیشە زیاتر بەلای شەرقیەکە یاڕاتەوە ئەمە زۆر باش ئەم مریشکە بەسا تۆ پەتاتە و پیازت لەبەر دەستایە بەڵێ هەردووچی تۆ یا شێف دیارە ئەمە ئی خۆمە ئەم پەیوەندی هەیە بەخۆمەوە باشە ئەمە بۆ سوبێ دروستەکەم سوبی پەتاتە و بروکلیا لەگەڵ جێزەرە ئەمڕۆ سوبێکی تایبەتمانە بێ ئەمە حەزەکەم هەموو ڕۆژە سوبێکی تایبەت دروستکەم بۆ خانمانیش فێر من لێەوە باشە بڵێ ئەم سوپە ئاوە دروستکەن سەرەتا چەند سەلک پیاز بێنن چەند سەلک پەتاتە بێنن سەرەتا دوو سەلک پیازمان پێویستە باش لەگەڵ زەیتی زەیتون یاخود هەر زەیتی نەباتێ بێ کێشەنە زەیتی کاشۆ زەیتێکی زۆر باشە بەڕاستی زەیتی کاشۆ ئیتر هەروە بێتەوە پەتاتەمانەوێت دوو سەلک سەر پەتاتەمانێت لەگەڵ سەلکێ بروکلی یعنی مەسەرەن نیو کیلۆ بروکلیمانێت هەر ئەوانەمانێتە دوای شتەکانی بۆ وردەکەین حازرەکەین ڕۆنوشتەکەی تێکەین و لەگە پیازەکە پەتاتەکە و پەتاتەکە سوورەکەی نۆژارە لەگەڵ پیازەکە پاپاو نەرمە بێت اینجا دوای بروکلەکەی تێکەین جا جێزەرەکەی بۆ لە ڕائین و جێزەرەکەشی تێکەین ئەمە سوپەکە و ئەمە سوبەکە ئەی خواردنەکە و خواردنەکەم بە هەر پیشانتان بم ئەمە ڕانی مریشکە خۆشم کردو بە شێوازێکی ئەکادیمانە و باشە ئەوان ئەوەی کە پێکاتەکەی کە خۆشت کردو بەس ڕانەوە نیە بەس ڕانی مریشکە بڵێ ینی بەس باشە ئەوەی کە خۆشت کردووە ئەو پێکاتەی کە پێت خۆش کردووە جیراوەکە چییە؟ جیراوەکە ئێمە بۆ نمونە بیبەری ڕەشمان هەیە زیرەمان هەیە هەروە بێتەوە سیری هاڕەومان هەیە تەرخونمان هەیە هەروە بێتەوە ڕۆزمێریمان هەیە پاپریکامان هەیە هەروە داوا دەرمانی مریشکمان هەیە لەگەڵ ئۆریگانوە ئەمانە بەکارهێنین زۆر باشە زائیدان ئەفم کە ئەو سۆسێکیشمان هەیە سویا سۆسێکیشم تێکردووە لەگەڵ سۆسێکی مریشکە سۆسە مریشکە خۆم گرتومەتەوە خاص تایبەتە بۆ مریش خۆشکردن زۆر باشە ئەمە پێکاتی تر چی لەگەڵادانێ پێ بکە فڕنەکە ئەمە پێشەوەی بیکەمە فرنەکەەوە جاری هیچی لەگەڵادانانم ئەوەی تا تاوا تۆزێ مەسن ئەیکەمە فرنەکەەوە تۆزێت ئەبرژێت ینی تۆزی ئەبرێتتر دوای تەماتە و پەتاتی بۆ دانم تەماتە و پەتاتی بۆ دانم لەگەڵایکەمە ناو فرنەکەەوە بۆی شتێکی جوانمان باتێت توای تۆزە کەرەوەز و تەرتیبات ئێڕاتێنەوە زۆر باشە من دەگەڕمە بۆ لای تۆ بێتەوە پیازەکە سوور بۆ لەگەڵیا
وا سوورە بێتەوە ئەسا برنجە کوردیەکەشمان لێناوە لەگەڵە برنجی کوردی ئەمە ڕۆنی کوردی لەگەڵ ئەو زەدی کاشۆیە تێکەڵم کردووە باش قەتچانم پیازێکشم بۆ سو کردەوە بۆ برنجە کوردیەکە بەڵێ بۆی بۆ نێک خۆش دەکات زۆر باشە بەس پێش وەخت برنجە کوردیەکەم قساندەوە 20 داقە بەڵە بەڵە من هەمیشە پرسیارەوەکەم ئەمە قوبولیە یا هینە یا پڵاوە نامە قوبڵیە بەس ئەمە برنجەکە خسابێتەوە جیانە بەرێ شاستەکەی ڕۆگا ڕاست بازی شوێن هێنەوەی برنجەکە هەر نەشۆنەوە دێشی زۆر باشە دوای ئەمە کە سوور بۆ جادوایی ماساڵەکەی تێکی بەڵە بەڵێ زۆر باشە ئێمە گەڕێنەوە بۆ لاتە خزمەتام سەران لێ دێنەوە بزانین ئیشەڵاگەر حەزی لە مورکردنە وەرتنەکە زۆر جوانە زۆر جوانە دەست خۆش بەست ئاگا لە دەست نانە زۆر باشە گەورە بەس دوورای دەست و پەنجەت بکاکەمە بەڵە خۆشەویستان ئەچینە ناو بڕێک و دواتر بەردەوام بمن لەگەڵ ئەوەی خۆشەویست بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵە خۆشەویستان لە تەوەرێکی دیکە لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین ئێمە لەگەڵ هاوکارم کاک محمود کەرکوچی هێندێک باسی دراوسێ و ئەجری دراوسێمان کرد بەڵام ئێستا پێویستەکە کە پێشوازی لە مامۆسایەکی ئاینی مامۆستا ناسر بکەین بۆی کە درێژە بەم گفتوگۆیە بدەین ئەوەی پەیوەندی بە دراوسێ و ئەو ژیانەوە هەیە کە تۆ لە شوێنێکای بێتە سەر و کۆمەڵە دراوسێت هەیە چەند دراوسێت هەیە پێویستە چۆن ڕێعایەتیان بکەین چۆن لەگەڵیانە بێ فەرموو مامۆستا سلام علیکم باش مامۆستا گیان بەخێر بێ مامۆستا داخوا بەخێر بێت مامۆستا تەشریف بەرە سەرەوە خير الأمور أوسطها لا جناب بشوري فرموا فايتشيكا فرموا بخير بي مامستا جناب شتان سلام عليكم بخير بي مامستا ناصر توري أمر رومان لسر دراوسي وأجري دراوسي فما خوش ببشويشي قشتي باسمان لدراوسي بوبكي بزاف زين دراوسي تشي چون بيناسين دراوسي هر أوي كأو مالك ديواري بديوارته وياخذ دراوسي فراوانتره شوێنی جێگەی تریش ئەگرێتەوە مەسەن تۆ دوکانت هەیە دراوسێت هەیە محلت هەیە نازانم بەتەکید ئەجریشی زۆرە بۆیە پێمان خۆشە کە بە شێوەیەکی گشتی باسی دراوسێمان بۆ بکەین انشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا دەستخۆشی بۆ بەڕێستان خوا جزاتان باتەوە خوا سەرکەوتوتان کە ئینشاءالله. دەبانێ ئێمە گەر تەماشای قورئانی پیرۆز بکەین یەکێک لەو شتانەی کە خوای پەروەردگار وەسیەت و ئامۆژگاری ئێمەی مسلمان و باوەڕدارەکە ئەوەیە کە ئەفەرمێ ئێوە لەگەڵ دراوسەکانتانە چاک بن. ئەنجا خوای پەروەردگار لە قورئاندا دراوسەیەکا بە سێ بەشەوە دراوسەی نێزیک ئەوەی کە لە تەنیشتە ئەوەی نێزیکە ئەوەی دوورترە بۆیە دراوسێ لە هەموو
کایەکانی ژیانە ئەو کەسانی کە پێکەوەن لێک نێزیکن حەق و مافیان هەیە هەر ئەوە نییە تۆ لە گەڕەکەکە تا بێ و دیواری بە دیوارتەوە بێ لە هەموو کایەکانی ژیانە ئەوەی کە لە بازاڕە ئەوەی کە لە جاری وایە دوو کەس لە دایرەیەکە لە دوو ژووری جیاوازن ئەوە حەق و مافیان بەسەریەکەوە هەیە بۆیە دراوسێ هەموو کایەکانی ژیان نەکرێتەوە و ئێمە گەر تەماشای قورئان بکەین و تەماشای فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ڕێنمونیمانەکا کە أفرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين جاء فرمي والجار ذي القربى والجار الجنوب والصاحب بالجنب خواي پروردگار فرمي خوا وصيتو امشگاري تامبوكا كلا غير او عبادت بو كسي ترنكن شرك بريار ندن وخواي پروردگار فرمي چاك لقل دايكو باو تانا بكن چاك لقل هتي وكانا بكن چاك لقل او كسانه دا بكن كفقير وهجار ان خواي پروردگار فرمي چاك لقل دراوسي كان تانا بكن او دراوسي اني كليتا نيزيكن او دراوسیانەی کە لە تەنیشتان ئەو دراوسیانەی کە خزم و کەسوکاری نێزیکتان بەڕاستی کەواتە ئێمە ئەگەر لە ژیانی خۆماندا چاک بین لەگەڵ دراوسەکانمان چۆن کاتێک کە نوێژەکەین فەرمانێک لە فەرمانەکانی خوامان جێبەجێ کردووە کە ڕۆژوو ئەگرین فەرمانێک لە فەرمانەکانی خوامان جێبەجێ کردووە کە بەدەم دراوسەکەمانەوەین و چاکە لەگەڵ دراوسەکەمان ناکەین فرمانێک لە فەرمانەکانی خوای پەروەردگارمان جێبەجێ کردووە و یەکێک لە فەرمودەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەکا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم إلى جاره فليكرم جاره أفرمي أجر باورتان هي بخوا وبروج دعاء خواي پروردگار پاداشتان داتو لكارو لسر كارو كردو چاكا كانتان چاكب كان لقل دراوسي كانتان لقل دراوسي كانتان باش بن وفرموده معنى هي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي جبرائيل هات لام او اند وصيتو آموشگاري بو كردم كچاكا لقل دراوسي هابكم حتى ظننت أنه سيورثه حتاكو گمانم برد أجر من بمرم أجر دراوسێ بمرێ دراوسەکەی میراتی لێبا کەواتە ئەم فەرمودانە ئەم ئاەتە پیرۆزە هانی ئێمەی باوەڕدار و مسڵمانە دەن کە بەڕاستی چاکە بکەین لەگەڵ دراوسێ و لەگەڵ کەسە نێزیکەکانمانە بەڕاستی باشە مامۆستا ئەگەر دراوسێ توزە پۆلێن بکەین مەسەڵەن دراوسەیەکمان هەیە مسڵمانە خزمە دراوسێشە ئەمە چۆن تەعاملی لەگەڵاکە خۆی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ دراوسەکەن بە سێ بەشەوە باش بەشێکیان ئەوەیە کە جەنابە دەفەرمێ دراوسێتە خزمی شتە و مسڵمانیشە هەندێکی ترە فەرموون لێشە نێزیکە ئەوە چوار حەقی بەسەرتەوەی حەقی دراوسەیی بەسەرتەوەی حەقی خزمایەتی هەیە حەقی مسڵمانەتی بەسەرتەوەی حەقی ئەوەشی بەسەرتەوەی کە دراوسێتە و لێتەوە نێزیکە و جاری وایە دوو بران پێکەوە بەس دیوارەکانیان لێکچیە زانانە فەرموون هەندێکی ترمان هەیە دراوسێمان هەیە مسڵمانە دراوسێتە خزمایەتی نییە ئەمە دوو حەقی بەسەرتەوەی هەندێکمان هەیە هیچیان نییە بەس بۆ منە دراوسەیە لەوانەیە مسڵمانیش نەبێ و ئاینێک و دینێکی تری هەبێ فەرموون ئەمە بەڕاستی چییە ئەمە حەقێکی بەسەرتەوە هێلای کەمی کەواتە زانایان بەم شێوەیە دراوسەکان پۆلێ نەکەن بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ بزانین کە دراوسێ لەگەڵ دراوسێدا ئەبێ ڕێز و حورمەت و قەدری یەکتر بپارێزن و پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەی صحیحمان هەیە کە ئەفەرمێ پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دراوسەکەی گرتی پێغەمبەری خوا فڵان کەس دراوسێمە نوێژی سنەتی زۆری هەیە ڕۆژوی سنەتی زۆری هەیە بەڵام ئەوەندە هەیە بەڕاستی دراوسەکانی لە دەست و لە زوبان و لەوانەی ئەمین نین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فهو فی النار ئەم کەسە ئەهلی دۆزەخە خوا پەنامان بدە ئەفەرمێ هەر لەو مەجلیسەدا پیاوێک هات و باسی دراوسەیەکی کرد فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵی دراوسەیەکم هەیە نوێژی سنەتی زۆری نییە ڕۆژوی سنەتی زۆری نییە بەڵام دراوسەکان لە گەڕەکەکە و لە کۆڵانەکە و لە منتیقەکە لی رازین لە دەستی ئەمینن لە زوبانی ئەمینن لە چاوی ئەمینن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمي فهو في الجنة أولا بهشتها أو أهلي بهشتها كواتا ئێمە بەڕاستی لەم فەرمودەوە ئەوە فێرەبین پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەیە ئامۆژگاری و ڕێنمونیمانەکە بەڕاستی ئەگەر دراوسێ لەگەڵ دراوسێدا باش بوو ئەوە بەڕاستی چوونە بەهەشتی نێزیکە نێزیکترە لە کەسانێکی تر وخوا پەناماندا ئەگەر بەڕاستی دراوسێ لە دراوسەکەی ئەمین نەبێ لە دەستی ئەمین نەبێ لە زوبانی ئەمین نەبێ لە چاوی ئەمین نەبێ بەڕاستی با ئەمە نوێژی سنەتی زۆری هەبێ با هاتوچۆی مزگەوت بکە با سەدەقەی زۆر بکە بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەم هۆکارەی کە تۆ دراوسەکان لێت ئەمینین ئەم هۆکارەی کە تۆ بەڕاستی دراوسەکان لە دەستت بێزارن یعنی ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین هەموو دراوسێمان هەیە یعنی زۆر کەسەیە بەڕاستی
کە لە بازار دێتەوە لە دەوامەکەی دێتەوە خۆی ئەشارێتەوە بەپەلە خۆی بە ماڵەکەی خۆی ئاکاڵە با دراوسەکەم نمبینێ پرسیارم لێ ئەکە ئەگەر علاگەیەکم پێ بێ ئەڵەمە لە کوێ هێناوتە چی بووی لە کوێ بووی چۆن هاتی ئەمە بەڕاستی ئەمە لە دینداری و مسلمانەتی و تێن نەگەیشتنمانە لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەیە ئامۆژگاری و هانی ئێمەی ئومەتی ئەدا صلی الله علیه وسلم کە بەڕاستی چاک بین لەگەڵ یەکتردا و ڕێز و حورمەتی یەکتر بگرین. مامۆستا زیاتر دراوسێ ئەو کاتە دەرەکەوێت کە تۆ بۆ نمونە تەنگەژیەک یان ناڕەحەتیەکت بەسەر دێ بە نمونەی هەتا ئەگەر خۆشیەکیش بە نمونەی تەعزێ جاری وایە کارەسات جاری وا هەیە منداڵێکت نەخۆشەکەوێت دراوسەکەت فریا دەکەوێت دوای بۆ خەستەخانە هەروەها کاتێککە مەسەرەن ژنەک وازیتەوە بۆ کوڕێکت بۆ کچێکتە دەی بە شوێن حاڵەتێک خەرباڵخەیەک ڕوت لێکە درگای دراوسەکەت بۆ تۆ ئەکرێتەوە ئەمە پاداشتی لەسەر وەرە گیرێ لەلایەن دراوسێکەتەوە بەبێ گومان پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێنمونیمانەکە بەوەی کە ئێمە ئەگەر لەگەڵ کەسی تردا ئەگەر چاکە بکەین ئەجر و پاداشمان هەیە ئەگەر ئەو کەسەی کە دراوسەیە و پێویستێکی بە ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحە فەرمێ ئەگەر من برایەکم ئەگەر کەسێک پێویستی بە من بێ و پێداویستێکی بۆ جێبەجێکەم یەکێک لە پێویستیەکانی ڕۆژانەی بۆ جێبەجێکەم لەلام باشترە لەوەی کە یەک مانگ ئیعتیکاف بکەم لە مزگەوتەکەی خۆما و عیبادەت بکەم کەواتە ئەگەر تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ کەسێکی هەر بۆ کەسێک کە بەعام و بە گشتی باسی کرد و ئەگەر دراوسەیەکە بێ پێویستی بە تۆ بێ ئەگەر پێویستێکی دراوسەیەکی جێبەجێەکەی بەڕاستی ئەم کاتە کە تۆ بەدەم دراوسێکەتەوە ئەچی لەوەی کە پێویستێکی هەیە لەوەی کە مشکلەیەکی و بەدەمیەوە ئەچی خوا نەخواستە تەعزیەیەکی هەیە یاخود خۆشیێکی هەیە و لەگەڵ یا بەشداری بەڕاستی ئەمەش هەر ئەجر و پاداشتیە ئەگەر بۆ کەسێکی تر کە دوور بێ ئەو ئەجر و پاداشتەیە بێ بۆ ئەمە ئینشاءڵڵا ئەجر و پاداشتەکەی دوو ئەوەندەیە بۆیە ئێمە ئەگەر تەماشا بکەین بەڕاستی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ کاتێک کە باسی دراوسێ ئەکەن ئەفەرمونون زاناکان ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ دراوسەیەکی هەبوو پینە دۆست بوو دیار بوو کوڕێکی گەنج بوو ئەڵێ کە ئێوارانە هاتەوە کۆمەڵە گەنج و برادری خۆی کۆ ئەکردەوە حتا بەیانی گۆرانیانەکو ئەڵێ شەوێک گوێ ڕاگر دەنگە دەنگ و هینەکەی شەوان نەماوەڵێ کە تەماشای کرد و پرسیاری کرد و بەداداچوونی کرد فەرمیان وڵا پۆلیس و ئەوەی کە لەو دەسەڵاتی ئەو کاتەیە هەبوو هاتوون و گرتویان و بردویانە لەبەرەوەی خەڵکی ئیسعاج کردو ئەفەرمێ کە بەیانی ڕۆژ بووەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چوو شکوای بۆ کرد و ئەم کوڕەی بەردا دوای پرسیاریان لێکێ خۆ ئەم کەسە لە ئەهلی دین نییە ئەهلی قورئان نییە تەلەبەی تۆ نییە بۆ فەرمی ئەمە دراوسێمە و ئەجر و پاداشتی لەسرم هەیە بەڕاستی حەق و مافی لەسرم هەیە بۆیە بەڕاستی ئێمە لە کۆمەلگادا ئەگەر ڕوحم و سۆز و میهرەبانی دراوسەکانمان بە یەکمرترمان نەبێ بەڕاستی ئەی کێیکە ڕوحم و سۆز و میهرەبانی ئەبێ بەرامبەریەکە ئێمە ئەگەر تەماشا بکەین هەر لە ژیانی خۆمانە جاری وایە کابرا نەخۆشێکیە سەریەشێکیە براکەی باوکی خوشکەکەی دایکی لەوانەیە پێی نەگا لێی دوور بێ بەڵام دراوسەکەی دەرگای بە دەرگاوێتی لەوانەیەم سیارەی نەبێ سیارەکەی یەنە نەخۆشەکەی تێخاوی خا بۆ هەیبا بۆ نەخۆشخانە کەواتە ئێمە بەڕاستی ئەوە فێرە بین لەو چیرۆک و بەسەراتانەی کە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ لێیان بەسەر هاتووە و هەڵسوکەوتیان کردو لەگەڵ دراوسەکانیانە ئێمە ئەبێ ئەوە فێربین بەڕاستی لەگەڵ دراوسەکانمانە چاک بین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا ضەرەر ولا ضیرار زانایان لەم فەرمودەدا ئەفەرمون یعنی تۆ ئەوەی کە هیچ نابێت زەرەرە بۆ خەڵەکە بێ بەڵام ئەگەر کەسێکیش زەرەری بۆ تۆ هەبوو کەسێکیش خراپەی لەگەڵ تۆیا کرد بەڕاستی تۆ نابێ خراپەی لەگەڵا بکەی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنازەیەکیان هێنا بردیان بۆ گۆڕستان ئەفەرمێ کۆمەڵێک لە دراوسەکان و کەسە نزیکەکانی زۆر پیانە هەڵاو زۆر کتیان پیاوی چاکە و ئەهلی نوێژ بووە و بەڕاستی ئێمە لێ ڕازی بووین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی وەجەبەت ئەوە بۆی واجب بوو دوایی کەسێکی تر و جەنازەیەکی تریان هێنا بەعەکسەوە ئەم جارە دراوسەکان و خەڵکەکان بە خراپە باسییانەکە ئەوە کەسێک بۆ بەڕاستی لێی ئەمین نەبووین نە لە دەستی نە لە زوبانی نە لە چاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بۆی واجب بوو دوایی فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تۆ بۆ هەردووکیان هەر فەرمووت بۆی واجب بوو فەرمووی ئەو کەسەی کە دراوسەکان و خەڵکە نێزیکەکانی بە چاکە بۆیان و باسییان کرد خوای پەروەردگار واجبی کرد
پێویستی کرد لەسەر خۆی کە ئەم کەسە بخاتە بەهشتەوە و ئەو کەسەی کە دراوسەکان و کەسە نێزیکەکانی بە خراپە باسییان کرد خی پەروەردگار پێویستی کرد کە ئەم کەسە بخاتە دۆزەخەوە کەواتە بەڕاستی ئێمە کە دراوسێ یەکین هاوسێ یەکین لە یەک نێزیکین هەتا چاکە بکەین لەگەڵ یەکە لە ژیانی دنیادا دوایی شایەتی ئێمە بۆ یەکتر لە لای خی پەروەردگار قبوڵە ئەگەر ئێمە دراوسەیەکمان بمرێ دراوسەیەکمان تووشی حادیسەیەک ببێ ئەگەر چەند دراوسەیە کۆبینەوە و بچین بەدەمیەوە لێی بپرسینەوە دوای ئەو دراوسێش چاکەی ڕەدەلفعلیە بێ بە چاکە بەڕاستی بۆیە کاتێکە کەسێکیش کە مرد ئێمە ئەگەر شایەتی چاکەمان بۆ داخوای پەروەردگار سوبحانەوە و تەعالا فەرمی ئەم کەسە لە چاکەکاران بنووسن وەخوا پەنامان بدە ئەگەر دراوسەکانمان دانی خێرمان پیانێنن دراوسەکانمان شایەتی چاکەمان بۆ نەیەن خی پەروەردگارە فەرمی ئەم کەسە لە خراپەکاران بنووسن باش مامۆستا ئێمە زۆر جاروازین ئەرشی دراوسێ ئەوەیە کە دەنگە دەنگ و قاڵەقاڵمان بۆی نەچێ یا مەسەلەن بۆ نمونە ئەگەر خواردنێکمانە بوو یا بۆنی بەسەریان نەڕوا یا ئەگەر بۆنیشی بەسەرا ڕۆژ بتوانین بەشێک لە خواردنەکەی بۆ بەرین بەڵام بابەتێکی تری زۆر گرنگماوە ئەویش ئەوەیە چاوپاراستن لە ئاستی نامەحرەما بەڕاستی چونکە دراوسێ لێ نزیکە جاری وایە تۆ خانووەکەت بەرزە بەسەر ماڵێکی دیکەدا ئەڕوانێ و حیا حرمەتیان نبینی جاری وا بە پێچەوانەوە تۆ ماڵەکە نزمە و ماڵی بەرز ئەمە هەستەکەم یانی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە چۆن ئەهلی ئەو ماڵا وەکو خۆت حسابەکەی چونکە بەتەشید ئافرەتەوە لە ناو ماڵە سەرپۆشەکەی لا ئەبا یا مەسەلەن بۆن منە پیاوێکی شەوتە لە ناو ماڵە خۆی کردوتەوە ئەوێ مەسەلەن لە ناو ماڵەکە ئیسراحەت کە ئەمان چۆنەکرێانی خۆی ئێمە ئەگەر تەماشا بکەین زانایان کە باسی حەق و مافی دراوسیان کردو کۆمەڵی شتیان باس کردووە یعنی لە سەرەتاوە کە باسی یەکەنە فەرمێ کە تۆ بە دراوسەکە گەیشتی سەلامی لێ بکەیت باشە دووهەمینیان ئەوەیە بەڕاستی ئەگەر پێویستیکی بە تۆ بوو پێویستی مادی بوو پێویستی ژیانی ڕۆژانە بوو بۆی جێبەجێکەی ئەگەر مشکلەیەکی هەبوو بچی مشکلەکەی بۆ حەلکێگەر بە تۆ حەل بوو ئەوەی کە جەنابەت دەفەرمووی ئێمە فەرمودەمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو کەسەی کە بۆ نمونە نەزەڕەکە ئەگەر نەزەڕەکەی لە دراوسێکەی بکە گوناهاکەی گەورەترە وەکو لە جیاوازترە لەگەڵ کەسێکی تر کە نەزەری لێەکەی خوا پەنامان بدا ئەفەرمی ئەگەر زینا و داوێن پیسی لەگەڵ دراوسێکە تا بکەی ئەوە بە چەند قات جیاوازترە لەگەڵ ئەوەی کە زینا و داوێن پیسی کەسێک لەگەڵ کەسێکی تراکە بۆ لەبەرەوەی ئەم کەسە دراوسەکەی بەهۆی دراوسەتیەوە لێی ئەمینە لەوانەیە کابرا هیچ بیر نکاتەوە لەوەی فڵان کەس کە دراوسەتی و تەماشای ماڵ و حاڵەکەی بکات تەماشای هاوسەرەکەی بکات تەماشای کچەکەی بکە بە چاوی نەزەرەوە بە چاوی خراپەوە بەڕاستی بڕوانێتە ماڵ و حاڵ و عایلەکەی بۆیە بەڕاستی لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زانایانە فەرموون ئەو کەسەی کە نەزەری دراوسەکەیەکە تەماشای دراوسەکەیەکە لەگەڵ دراوسەکەیدا بە چاوی خیانەتی نەکە چاوی خیانەت تەماشای ئەو عایلەیەکە بەڕاستی ئەمە جیاوازە گوناه و تاوانەکەی لەگەڵ کەسێکی تردا کە لە دەرەوە تەماشای ئافرەتێکە کەویان تەماشای عایلەیەکە بەڕاستی بەڵێ مامۆستا ئێمە طبعا لێرە لە کۆمەڵگەی کوردی دراوسەکان زیاتر ئاوێتە و تێکەڵی یەکەن بە تایبەت لە مناسەبات و لە جەژن و لە بۆنەکانە ئەچێتە قاڵبی سیلەی ڕەحمەوە ئەگەر تۆ دراوسەکەت بەسەر نەکەیتەوە چۆن لە بەسەرکردنەوەیە پاداشت وەرگی لە بەسەر نەکردنەوەیە ینی ئیسمت لەسەر بێیان خراپەت لەسەر بێیان بڵێن عقوبە بدرێ لەسەری بەبێ گومان خۆ جاری وا هەیە ئێمە کە تەماشا ئەکەین قورئانی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی دراوسەیان کردووە خۆ تۆ جاری وا هەیە دراوسێ هەر ئەوە نییە ئێستا بۆ منە لەم شارەی ئێمەدا یان لە شارەکانی تردا کابرا دراوسەی هەر نازانێ ناوی چییە دراوسەی هەیە هەر نازانێ خەڵکی کوێیە دراوسەی هەیە لەوانەیە نەخۆش یە بێ مانگێک بێ و ساڵێک بێ نەخۆش یە بێم هەلی نەپرسیوە بەڕاستی یعنی ئەمە بەڕاستی لە سیلەی ڕوحمدایە بۆ لەبەرەوەی مادام ئەم کەسەی کە خزمی نێزیکتە حەق و مافی ئەوەی هەیە تۆ سەردانی بکەیت و لێی بپرسی ئەم کەسەش کە دراوسێتە ئەگەر خزمایەتیشی نەبێ حەق و مافی دراوسێتی بەسەرتەوەیە حەق و مافی دراوسێتی جاری وایە کاکە تۆ پێویستەکە بەس سەلامی لێ بکەیت جاری وا هەیە پێویستێکی ژیان
ژیانی ڕۆژانەیە بە تۆ پڕەکرێتەوە بۆی پڕەکەیتەوە ئیشێکی لە بازارێکە هەیە و تۆ ئەچی ئیشەکەی بۆ جێبەجێەکەی نەخێر نەخۆشێکی هەیە ئەچیدە دەقەدا ئەنیشت و سەردانی یەکەیت و سیلەی ڕحم و لێ ئەپرسیت و ئەگەر پێویستێکی هەیە بۆ جێبەجێەکەم ئەمانە بەڕاستی لە حەق و مافی موسڵمانەوە لە حەق و مافی دراوسێ ئەنجام من ئەگەر دراوسەکەم لێم نەپرسیا من لە دراوسەکەم نەپرسم لەکوێ بە فریا خەڵکی تری دوورترەکەەوە بەڕاستی بۆیە زانایان ڕەحمەتی خۆیانێ بێ ئەفەرمون بەڵێ دراوسێش سیلەی ڕحمی بەسەرتەوە هەیە و ئەبێ لێی بپرسی لە بۆنەکانە بۆ نەوە جێژنی ڕەمەزانە ئەوە جێژنی قوربانە بەڕاستی تۆ داری وایە ناگەیتە ماڵی براکەت ناگەیتە ماڵی باوکت یەکسەر بەڵام ئەگەیتە دراوسەکەت و ئەتوانی سەلامێکی لێ بکەیت و جێژنە پیرۆزەیەکی لێ بکەیت و گەردن ئازایەکی لێ بکەیت بۆیە بەڕاستی سەردانیکردنی دراوسەکانی سیلەی ڕحمە و بەڕاستی پێویستە ئێمە سەردانی یەکتر بکەین و لە خۆشیەکانە بەشداری بین وەخوا نەخواست ئەگەر ناخۆشیێک و تەعزیەک و نەخۆشیێکی شەب و بەشداری یەکتر ببین مامۆستا یەکێکە لەو دیاردانەی کە ئەبینرێ بەڕاستی ینی شتێک ناوی دراوسێ و گەڕگە ئیزعاجکردن مەسەلەن بۆ منە من کۆمەڵە مناڵم هەیە و مناڵەکانم دراوسەکانم ئیزعاجەکەن ئەیان کەمە دەرەوە ئەیان کەمە کۆڵە ناوەڵا پیشەیەکم وەکو ئاسنگەر و لە گەڕەکە ئاسنگەریەکەم مۆلیدەیەکم لە کۆڵانەکە دانا و دەنجی ئەڕوا و دراوسەکان ئیزعاجەکە سارەدانان لە بەردرگای بەڵێ سارەدانان ینی یا بۆ نمونە کاکە من خانوو تەعمیرەکەم 12 شەوە بە ئێڵتیەکەوە خەریکی دیوارەکەم لەو دیوەناڵ لە بەردرگایان بڵێ ئەنی ئەمانە تا چەند ینی ڕاستە ئێستا ئاوە سریانەکەی شتی بچووکن بە زۆر ئیزعاجکردن ینی تا چەند ئەمە ئەرکە لەسەر شان و لەسەر ژیانی ئێمە کە بەڕاستی ینی ژیانی دراوسەکانمان تاڵ نەکەین ئیزعاجان نەکەین بە هەر شتێک کە هەمان لە ڕاستی وەڵام من ئەوە دەستان خۆش بێ ئەو شتێکی زۆر چاکە زۆر شتی تری شەیەکە لە کۆمەڵگای ئێمە ئەکرێ بە ناوی بارسوکیەوە بەڵام ئەبێ بە بارگرانی لەسەر خەڵک بۆ نەکابرا پرسەیەکی هەیە دێ خێمەیەک لە کۆڵانێک و لە جادەیەکی ڕئیسیا زۆر ڕاستە دانێ و ئیتر ئەمە دوو شەو دوو ڕۆژ کابرا ئەگەر بیەوە بێتەوە ماڵەکەی خۆی چوار کۆڵانەچێتەوە و دیو ئەنجا دێتەوە ماڵەکەی خۆی بەڕاستی ئەمە هەموو پێشێلکردنی حەقی دراوسێکەتە مافی دراوسێکەتە یعنی تۆ مافی ئەوە نیە مناڵت هەیە بێ مناڵەکە و بەڕاستی لە ماڵی خۆتا پەروەردەکەی نابێت تۆ مادام لە مناڵەکەت بێزاروی مناڵەکە بە شێوازێک لە شێوازەکان بێعاریەکە بیخەیتێ دەرێ بڵێ بڕۆ تۆزە ئیسراحە با ئیسراحەتکەین بەڵام تۆ ئیسراحە دەکەی بەڵام دراوسەکە لێ ئەمین نییە جاری وا هەیە زۆر کەس هەیە مناڵ هەیە سارەی دراوسەکەیان برینارەکە بە شێوازێک لە شێوازەکان زەرە لە دراوسەکەی ئەدا جاری وایە کابرا میوەیەکی لە باخچەکەی خۆیدا یاخود لە حوشەکەی خۆیدا ئەم مناڵە بە دیوارە سەرەکەی چێ میوەکەی لێ ئەکاتەوە ئەمانە بەڕاستی هەموو پێشێلکردنی مافی دراوسەیە بەڕاستی ئەمە بەڕاستی لە باتی ئێمە چاکە بکەین لەگەڵ دراوسەکانمان بەم شتانەی کە ئەنجامیان دەین بەڕاستی پێشێلکردنی حەق و مافی دراوسەکەمانە ئێمە لە فقی ئیسلامیە شتێکمانەیە وەختی خۆی ئەگەر جەنابیشتان ئەزانن ئەهلی لادێ بووین گوێسەبانە هەبووە لە فقی ئیسلامیا فەرمی ئەم کەسەی کە گوێسەبانەکەی دەرەچێت داری گوێسەبانەکەی دەرەچێت ئەڵێ ئەگەر زەرەر بدا لە حەقی گشتی ئەو کۆمەلگایە بێ ئەم گوێسەبانەی ئەم کابرای ئەم دارە ببڕێتەوە ئەنجا چ جای ئەوەی کابرات خانوویەک تەعمیرەکە دێ گەڵابەیە بلۆکی هەڕشتووە گەڵابەیە چەوی هەڕشتووە جادەیەکی گرتووە بەم سەراوسەر پێی وایە ئەم جادەیە هەموو مڵکی ئەوە ماڵی ئەوە لەگەڵ ئەوەشدا کە ئەم جادەیە مڵکی گشتیە بەڕاستی ئەگەر خەڵک گەرنی ئازانەکە بەڕاستی ئەم کەسە گوناهبارە بێ بۆ لەبەرەوەی حەق و مافی خەڵکی پێشێل کردووە سورەتێک هەیە لە قورئانی پیرۆز سورەتی حجورات سورەتی ئەخلاقە سورەتی حجورات سورەتی ئەخلاقە ئەگەر مامۆسا هەندێک لەو ئاەتانەمان بۆ بخوێنێ بە ماوەیەکی کەم بۆ نمونە بە تەرتیلیش بێ هەر ئەبێ چەند ئاەتێک لەو ئاەتانەی سورەتی حجورات کە خوای پەروەردگارە فەرمێ يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان أو آياتنا كمالك آياتي جوان لسورة حجرات يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون دسمش فرموا بەڵێ بەڕێزان ئێمە بەردەوامی لەگەڵتان لە
سیگەوهری کەناڵی ئاسمانی پەیامەوە کە ئەم بەرنمەیە هەرجارە و تەوەرێک لە خۆ ئەگرێ و بە میوانداری کۆمەڵک مامۆسای ئەزیز و خۆشەویست کە هەم مامۆستای قورئان خوێنن هەم مامۆسایانی ئاینی بەڕێزن هەم دکتۆرە بەڕێزەکان پزیشکانی ئەزیز کە لە بوارە جیاجیەکاندا قسە ئەەکەین و باشترینتان پێشکەشەکەین لە بابەتی ئاینی و تەندروستی کە دوو ڕەهەندی زۆر سەرەکین بۆ ژیانی مرۆڤ هەم بابەتی ئاینی هەم بابەتی تەندروستی لە تەندروستیەکەیە چۆن ئاگامان لە شولاری خۆمان بێت چۆن محافەزە لە ئەو نیعمەتەی خوای پەروەردگار بکەین کە نیعمەتی سیحەتە بە ئێمەی بەخشیوە احتیفازی پێوە بکەین و لایەنە ئاینیەکەش تەبعاً بیرمان نەچێکە لایەنێکی زۆر گرنگە لایەنێکی معنەوی زۆر پێویستە بۆ ناخی مرۆڤ کە هەمیشە بایەخی پێ بدا لە نوێگەریە بێ و ئەو عیبادەتانەی کە لە سەری واجبن لە مانگی پیرۆزی ڕەمەزان جێبەجێیان بکە. ئەچینەوە لای ئەندازیار ئامانج ئەگەر ئامادە بێ ئینشاءڵڵا چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بۆ خوێنێ ئەگەر بە شێوازی تەرتیلیش بێ هەر ئەبێ لە ماوەی 3 بۆ 4 خولەکێکدا لە خزمەتی قورئانی پیرۆزە بین بینەرمان بن. أعوذ بالله من الشيطان الرجيم إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. دەنگەنەرزێ بەخێر بێتەوە مامۆستاگیان هیوای لە ساغی و سەلامەتیت بۆ خوازیین زۆر سوپاس کە بەدەم ئەم داوەتەی ئێمەوە هاتی هاوڕێ لەگەڵ کاک پەیوەند زۆر سوپاس دەکەین بە ناوی ستافی بەرنامەکەشەوە. کاک پەیوەند پرسیارێکت مابوو لە بەڵێ پرسیاری ئەوەی مامۆستا بۆەوەی کە بابەتی دراوسێ ڕەبتکەینەوە بە بابەتی ڕۆژوو مانجی ڕەمەزانەوە. ئێستا بە خۆت زانی ڕەمەزانە خەڵک زۆر گرنگی بە خواردنەدا بە سفرەدا ئێوێ چی هەیەی لەم مانگایە ینی بە تێر و تۆخی بەش ینی سەرفیکە ئێچێک لەو بابەتانە خواردنە ینی تۆ خواردنێک لێنی ڕەنگە بۆنەکە بڕوا بۆ دراوسێکەت قەیناکە گەورەکان ڕەنگە هاچی چۆنێک بێ ینی تحملی ئەوە بکەن کە خواردنێک حەزیشان لێبێ ئاساییە بەڵام ئەو ماڵە ڕەنگە مناڵی تابێ چۆن بتوانین هاوکار بین لەوەی کە جاران هەبوو لە لادەکانە جەنابە باست کرد کوڕە کاسانە گۆڕێەوە ینی زۆر خۆش بوو ینی ئەو خواردنیە بەر بۆ ئەوش خواردنیەدا ینی مافمان هەیە بەسەر کاکدیار و کاکنەریمانەوە بۆ چێشتەکەیان دێ بەسەرمان بەس بەوە باشە ئەو ئێمەی خوین کاکە دەستگەردنیان نازانێت مامۆستا بۆ ئەم بابەتی خواردنە چی کاری وڵات تەبعا نەبێ ئێمە وەکو موسڵمان مادام باسی دراوسیەکەین یەکێک لە حەق و مافەکان ئەوەیە لە برسێتی و لە تونیەتی و لە تێریدا ئاگامان لە یەک بێت. ئەگەر من بۆ نمونە بتوانم هەرسی ڕۆژەکەی ڕەمەزان بە باشترین خواردن ڕۆژوو بشکێنم ئەبێ ئاگاشم لە دراوسیەکەم بێ بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ دایکە عائیشە حەیوانێکیان سەر بڕی بوو دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چی ماوەتەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمومان بەخشیوەتەوە ئیلا
سمەکەی نەبێ ئللا قاچەکەی نەبێ هەمومان بەخشیوەتەوە بەس ئەوەی ماوەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەمووی ماوەتەوە ئللا ئەوەندەی نەبێ کەواتە ئەم فەرمودەیە هانی ئێمە ئەدا ڕێنمونی ئێمە ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی ئەوەی کە هاریکاری دراوسەکانمانەکەین ئەوەی کە بەشی دراوسەکانمان ئەدەین بەشی خەڵک دەین لە ماڵ و سامان و لە خواردنەکەمان بۆ قیامەت و بۆ لای خوا ئەوەمان بۆ ئەمێنێتەوە ئەوەی کە ئێمە ئەی خۆین ئەوە پێی تێرە بین سەعاتێک و 2 ساعت و دوایی برسیمان نەبێتەوە هەروە خۆمان لێ دێتەوە بۆیە بەڕاستی یەکێک ئەوەی کە زانای ڕەحمەتی خۆیان لێ بێ باسی ئەکەن یەکێک لە حەقی و حەق و مافی دراوسەکان ئەوەی بەڕاستی ئەگەر برسی بێ بتوانین ئەگەر هەموو ڕەمەزانەکەش نەبێ بەشێک لە ڕەمەزانەکە بتوانین هاریکاری دراوسەکەمان بکەین ئەویش بە تێری وەکو ئێمە بەڕاستی بەربان بکاتەوە پاشوە ببوورە جاروە مەسەلەت برسێتی نییە خۆ الحەمدولله ئێستا ئەندازەی خەڵک ناڵم هەموو بەڕەهای و هەموو کەس ئەندازەی خەڵک الحەمدولله تێرە بەڵام شتێک هەیە ناوی حەزە ناوی بۆنکردنە یعنی تۆ ئەم ئێوارەیە با بڵێن شفتت هەیە بەس من نیمە ئێمە شتەمان ڕەحمەتی خوا لێبێ بەس دراوسەکەت بەرە بەسەرچاوە بۆنی ئەڕوا ینی مە بەسمەوە وەکو نمونەیە نامەوە دراوسەکەی تەنیشت ڕاستە ڕەنگە ماڵێک بنەوانش وەز ئەم باش بێ بەس لەم لە حزانیانەوە خواردنیە خۆی بمەڕاستی ئەوە وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سنەتی خۆیدا ئەوەی فەرمووە یعنی ڕێنمونی خێزانە بەڕێزەکانی خۆی کردووە فەرمیەتی ئەگەر هەرچیتان هەبوو بەشی دراوسەکانتان بدەن ئەگەر کەمی بێ بەڕاستی و ئەوە یعنی ئێمە ساڵەکانی زوو لە لادیەکانە بەڕاستی ئەوە هەبووە کابرا ئەگەر یعنی ئەندازەیەکی کەمیش وایە لە قاپێکا بەشی دراوسەکەی هەر ئەبرد یعنی کولێرەی کردو کابرا چەند کولێرەیەکی بردووە بۆ دراوسەکەی ئەم ماڵە بۆ نە ناوسازی کردو چەند ناوساجێکی بە دراوسەکانیان بەخشیوەتەوە لەوانەیە ئێمە هەر بیرمان لە لای ئەوە بێ بۆ نمونە لە لای گۆشت و خواردنی تر بێ بەڵام لەوانەیە ئەم خواردنانە ئێستا لە کۆمەڵگای ئێمەدا زۆر کەم بوونەتەوە لەوانەیە کە ئەوەندەی خەڵک بۆ نە حەزی لە کولێرە بێ حەزی لە ناوسازی بێ حەزی لەم خواردنانە بێ ئەوەندە دراوسەکەی نەبێ یان جاری وا هەیە ئینسان خواردنێکی احتیاجی بەس بۆنەکەی ئەڕۆ ئەم کەسە لەم کاتەیە حەزی لەو بۆنی خواردنێ یعنی کە تۆ ئەو خواردنە ئەبەی یعنی حەز و ئارەزوی ئەو کەسەش تێر کردووە بەڕاستی و لەوانەیە چەند کەسێکی لێی خۆ و چەند کەسێکی دوعای خێرێ بۆ بکەن مامۆستا کاک پەیوەند باسی منداڵی کرد تەبان زۆر جار بینیومانە و بیستومانە گرفت و کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورە لە نێوان دوو دراوسێ ڕووی داوە بەهۆی مناڵێکەوە مثلەن منداڵێک دێتەوە شەکوای هەنێتەوە بۆ دایک و باوکی کە بە دایکی ئەڵیان بە باوکی ئەڵێ فڵانە منداڵ لی دامیان جنێوی پێدامیان عزیێتی دامیان ئەم حاڵەتانی لەگەڵ کردم وەسێتی جەنابەت هەرچەنە ئەوەی کە لە ڕابردووە باست کرد هەمووی تەوسیاتە بەڵام وەسێتی جەنابەت بۆ ئەم بابەتە زۆر گرنگە بۆی کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێیان ئەگەر دروست بوو چۆن احتیکام بکرێ بۆ عەقڵ واتە بگەڕێنەوە بۆ عەقڵ پێش عاتیفە و عەقڵ غالیب بکەین بەسەر عاتیفە و بەسەر حەزەکانی خۆماندا و چۆن بتوانین لە ئاستی دراوسەیە بێڕێزی نەکەین و دەست نەوەشێنین ئازێتی بەرامبەرەکەمان نەدەین بە هۆکاری منداڵێک ڕەنگە منداڵەکە ئەساساً ڕاز نەکە. والله طبعا إما أو فرمودية المسلم من سلم المسلمون من لسانه ويدي إنساني مسلمان أو مسلماني كمسلمانان لدست لزباني أمين بن كواتمن وتو بدراوسي كمان أولادك لدست زبان من أمين به وبراستي يعني أبي منو تو كاتي كدراوسي كي من علىكي من ديته الله من علىكي كاج محمول لمني دعوة أبي من عكسي كما أو موضوع أجر من علىكي من لا من علىكي تو يبقى أبي كتو أبي تو هالسوق موقف شوان به بويا أو كاتانس بو أجر من علىكي من ظلمي شي لێکرابێ ئەگەر لێشی درابێ بەڕاستی بێ لەبەر دراوسەتی و لەبەر کەسایەتی چاوپۆشی بکەین بۆ لەبەرەوە ئێمە ئەو ئاەتە پیرۆزەی کە مامۆستا خوێندیەوە ئینەمە المؤمنون ئیخوا ئێمە مادام هەمووی موسڵمانین برای یەکین بەڕاستی بێت چاوپۆشی لە یەکیش بکەین یعنی برایەتی هەر ئەوە نییە کە ئێمە لە خۆشیەکانە پێکەوەین بەڵکو ئەبێ لە ناخۆشیەکانیشا بەڕاستی سەرفی نەزەر لێ بکەین خوای کە پەروەردگار لە قورئاندا کە باسی ئەهلی تەقوا ئەکا متەقین ئەفەرمی والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەوانە ئەهلی تەقوان و ئەوانە خوای پەروەردگار بە ئەهلی تەقوا باسییانەکە کاتێک کە ڕقیان هەڵەسێ ڕقی خۆیان نەخۆنەوە و کاتێکیش کە حەق و مافی کەسێک ئەکەوێتە لایەن ئەم لێبوردەیی هەڵەبژێرێ بەڕاستی بۆیە ئێمە بەڕاستی لە هەموو کاتەکانە لەگەڵ دراوسەکانمانە بەڕاستی ئەبێ لێبوردە بین ئەبێت چاوپۆشی والعافین عن الناس والله يحب المتقين والله يحب المحسنين خوای پەروەردگار چاکەکارانی خۆشەوێت کەواتە ئێمە ئەگەر کە لە یەک بوردین ژیانی لێبوردەیی و گیانی لێبوردەییمان هەڵبژارد
بەڕاستی لەگەڵ دراوسەکانیشتا ئەبێ وابین نابێ من لە دەرەوە لە ناو کۆمەلگادا خۆم بە پیاوێکی چاک حساب بکەم بەڵام بەڕاستی چاوپۆشی ئەوەم نەبێت لە دراوسەکەم کاتێک مناڵەکەی لە مناڵەکەمەیە بیگەێنمە مریشکە ڕەشە و بەڕاستی کێشە و مەشاکیلی گەورەی لەسەر محمود ببوورە دیارم ئەم تەورێشمان وردەوردە بە کۆتا گەیشت بەس ئەگەر مامۆستا چەنایەتێکی کەمان لە قورآانی پیرۆز پێشکەش وەکو ختامی ئەم وەکو ختامی ئەم تەوەرێش ئەوە شتێکی زۆر باشە بێ هەر دوا بە دوای خوێندنی چەند ئاەتێک لە قورآانی پیرۆز ئەچینە ناوبڕێک و سپاسی مامۆستاکەین یاخوا بەخێر بن مامۆستا ئەزێتان کێشە هیوای لە ساغی و سەلامەتیتان بۆ خوازین کاگامان ژیان یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان ئێمەش دوای خێرمان بۆ ئێوە هەیە و دوای سەرکەوتن و سەرفرازیتان بۆکەن یاخوا سەرکەوت و سەرفرازیان دووبارە بەخێر بێن. بسم الله الرحمن الرحيم إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله صدق الله العظيم. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومڕەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە لە پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو
بەسەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چاتێکەڵکردن تاک بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ وار چۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابای نییە. پارشێو ناکەم. بەڕۆژوویت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵ بدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێوەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە خۆشەویستان لە تەورێکی دیکەدا لەگەڵ ئێوەی خۆشەویست ئامادە بین یاخود با بڵێن لەگەڵ ئێوە بەردەوامە بین ئەوش ئەوەیە کە ئەم جاریان باسی درێژادەین بە بەرنامەکەمان. باڵە بە شێوەیەک لە شێوەکان درێژادین بە بەرنامەکەمان. ئەم جاریان تەورەکەمان تەورێکی تەندروستیە. تەوان زۆر باسی گورچیلە و بابەتی میزەڕۆ کرێ. ئەمڕۆ ئینشاءڵڵا لە بەرگەی تەندروستیە باسی گورچیلاکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست دکتۆر کاوە فەقیر ڕەحیم. دکتۆر جان فەرموو بۆ ستودیۆ فەرموو.
يا الله السلام عليكم كاك دكتور بخير سرساو دكتور جان بخير بيت اخو بخير بيت سرساو بخير بيت اخو فرمو دكتور جان ويلكم با زار زور سپاس دكتور جان بخير بيت سپاس بخير بك يا دكتور سپاس سپاس بو آمادەبوونت سپاس بۆ ئامادەبوونت وەکو هاوڕێموتی ڕێز لە ماندووبوونە دەگرین دکتۆر ئەگەر هەر بە پرسیارێکی زۆر سادە بچینە ناو تەوەرەکەمان گورچیلە چییە ینی ئیشی لە ناو جەستەی ئێمە چییە بەڵێ هەموو مرۆڤ دوو گورچیلەی هەیە گورچیلەکان بە شێوەیەکی سەرەکی چەند کارێکیان هەیە لە لەشی مرۆڤە کاری سەرەکیان بریتە لە پاڵاوتنی خوێن لەو پاشکۆ و ئاو خوێزیادەی کە لە ئەندامی جیندە چالاکیەکان لەشەوە دروست دەبێت کە لە ڕێگەی میزەوە ئەیکاتە دەرەوە جگە لەم کارە گورچیلە کاری کەی هەیە یەکە لە کارەکانی کەی بریتە لە دروستکردنی هۆرمۆنێک کە ئیعازە بە خوێن بە مۆخی ئێسقان کە خوێن دروست بکات و هەروەها ڤیتامین دی کە لەژێر پێستا دروستە بێ وایە بە شێوەی سەپلیمنت و عیلاجکەی بە ئەی خۆین ئەچێتە گورچیلە لە گورچیلە چالاکە بێ ئەبێ بەو چالا بەو بەشە چالاکەی بەو فۆرمە چالاکەی کە لەش ئەتوانێت ئیسفادەی لێ بکا و سوودی لێ وەربگرێ چالاکی کەی گورچیلە بریتێ لەوەی کە یارمەتی دەرە لە شکاندنی لە تێشکاندنی ئینسولین دوای ئەوەی کە لە لەشە کاری خۆی ئەکات ئەچێتە گورچیلە تێکی ئەشکێنێ وەکو چۆنەڵی کارێکی لەوە کۆتایی پێیە و کارێکی کەی گورچیلە کە زۆر پەیوەندی هەیە لەگەڵ فشاری خوێنە و یاخود ڕاگرتنی مادەی ترشی و تفتی لە خوێن و لە لەشی مرۆڤە ئەم کارانەی هەیە کە گورچیلە پێ هەڵەسەکەواتە گورچیلە ئەوە نییە بەس تەنها ئیشەکەی وەکەوەی کە زۆربەی ئەمان ئەیزانین کە زۆربەی خۆشەویستان ئەیزان ئەوە بێت کە بەس خوێن بپاڵی و خوێن پا بکاتەوە ئەو چالاکانی کەشیە کاک دکتۆر هەموو ئەم مواسەفاتانەی کە گورچیلە پێی هەڵەسێ لە لەشی مرۆڤە لە بەرامبەرە پێویستیەکان چین بۆ ئەوەی ئەم گورچیلەیە ساغ و تەندروست بمێنێتەوە واتە تۆ کۆمەڵێک کاری پێ ئەنجامەدەی لە هەمان کاتە ئەویش پێویستی بە پاداشتە ئەم پاداشتە چییە کە وا لە گورچیلەکە باشتر چالاکانەتر ئیشی خۆی بکە بڵێ وەکو هەموو ئەندامەکانی کەیلش بەشێکی لەشی ئەندامەکانە گەر خۆی کێشەی یوراسی و کێشەی جینات و شتانی تیانە بێت بەشێکی زۆرێکەوێتە سەر مرۆڤەکە خۆی کە پارێزگاری لە ئەندامەکانی لەشی بکات بامەشەوە ئەوەش ڕاستە بۆ گورچیلە ئەوەی کە زۆر مهمە بۆ گورچیلە بە تایبەتی لە ئینسانێکی لەش ساق و تەندروستە ئاو خواردنەوەیە کە بێ هەموو کەسێک بە ڕێژەیەکی باش لە ڕۆژێکە تقریبا 2 بۆ 3 لیتر ئاو شلێمەنی بخواتەوە و خۆی بە دوور بگرێت لە خوێ زیادە و ئەو خواردنەوانەی کە خوێ و کانزای زۆری تایە و خواردنی گۆشت و پرۆتینی حیوانی هەموو ڕۆژێک و بە شێوەیەکی بەردەوام ئەمانە کاریگەری نەرێنیان ئەبێ لەسەر فرمانەکان و ئیشی گورچیلە وەروە ئەو کەسانی کە کێشەی تەندروستی درێژخایانیان هەیە بۆ نمونە ئەو نەخۆشانی کە شەکرەیان هەیە و بەزەفشاری خوێنیان هەیە ئەمانە لە ڕاستیە پێویستەکە کە زۆر بەباشی پابند بن بە بەکارهێنانی چارەسەرەکانیانەوە تا عیلاجەکانیانەوە بۆ ئەوی بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک نەخۆشەکانە کۆنتترۆل بکرێت چکانگە کۆنتترۆل نەکرێت دوجار کاریگەری خراپێ بێ لەسەر گورچیلەوەیەکەکن لەهۆ کارە سەرەکیەکانی سیزبوونی گورچیلە دکتۆر پێویستم بە وەڵامێکی زۆر خێرا هەیە لە ئەم پرسیارە ئایا گەر ئێمە گورچیلەمان خوان خواستە لە کار بکەوێ ئەمرینە ئەژین ئەگەر گورچیلە لە کار بکەوێ یەکێکە لە هۆکارەکانی بردن بەڵێ ئەگەر لە کاتی خۆیان پێی نەزانری و چارەسەری پێویستی بۆ نەکرێت بەڵێ یەکێک لە هۆکارەکان ینی مەیدانسازی بکەم بۆ ئەمە ئایا ئەوەی کە هاوڕێم وتی کاک محمود وتی مادام ئێمە گورچیلەمان هەیە ئەم گورچیلە ئەوەندە هەستیارەوە ئەمەندە گرنگە ژیانی ئێمە پەیوەستە بە گورچیلەکانمانەوە چۆن گورچیلەکانمان بپارێزین ینی چۆن گورچیلەکانمان بە تەندروستی بیهێڵینەوە بۆی ینی جستێکی تەندروست بۆی سیحەتێکی تەندروستمان هەبێت بەڵێ بەشێکیمان باس کرد
زۆری ئاو خواردنەوە واروەها کەمکردنەوەی ئەو مادانی کە کارگەری نەرێنین هەیە لەسەر گورچیلە بە تایبەتی خوێ زیادە و پرۆتینی حیوانی و ئەو شتانە و لەگەڵ ئەوەش کە وتمانم کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە کە بە شێوەیەکی باش ئەبێ نەخۆشەکانیان کۆنتترۆل بکرێت بۆ کە کاریگەری خراپی لەسەر گورچیلە نەبێت و هەروەها هەنێشتی کە هەیە کە ئەتوانێت مەسەڵەن ناڕاستەخۆ کاریگەری لەسەر گورچی لەوێ بۆ نمونەم کێشەی میزکردن واتە مرۆڤ پێویستە کە لە میزکردنا خۆی زۆر تەخیر نەکە و کە کێشەیەکی هەبوو بچێ بە دەمی و چوارجاری وە هەیە ئەگەر جیران لە ڕاڕێوی میزە هەبێ و یاخۆ ئەگەر میز بگەڕێتەوە لە میزڕانەوە بۆ گورچیلە گیران هەبێ و گورچیلەکانە ئاوسێن و ئاوسان و گیرانی گورچیلەژێکەکە لە هۆکارەکانی سزبوونی گورچیلە. باش کاک دکتۆر ئێستا معاناتێکی زۆر لە نێو خەڵکدا هەیە بە چاندنەوەی گورچیلە بە دوای ئەوەی کە گورچیلی لە دەست ئەدا دوایەوەی مراعاتی خۆی نەکردووە ئاوی کەم خواردوێتەوە تەمەن بۆ خۆشم هیچێکم لەو کەسانی کە هاتوانم بڵم بۆ خۆشم ئیهمالم کەم ئاوە خۆمەوە مەسەڵەن من بەردی گورچیلەم هەیە ئێستا بەڵام ئیتر هەر چاوەڕێم بۆ خۆی بێتە خوارەوە ئیتر نازانم چۆن نزیکی 4-5 میلیمێگە وازارە ئیهمالم کردووە مەبەستم لەوایە دکتۆر گیان دوای ئەوەی کە خەڵکێکی زۆر عەوداڵە بە دوای گورچیلە ئێستا ئەگەڕێن بۆ چاندنی گورچیلە تا ئێستا عیلم نەیتوانیوە وا بکە وەکو نازانم بڵێم هەیە چاوە گۆڕێ هەیە قەرەنیی چاوە گۆڕێ هەیە بۆ نمونە ئێستا وای لێ هاتووە دەستە گۆڕ گورچیلێ دەستکرد ئافەرم ئینقازی کردم گورچیلەی دەستکرد کاک دکتۆر دانەهاتووە ئەم هەوڵ زۆرە یەکێکە لەو شتانەی کە زۆر تەرکیزی لەسەر ئێستا لە ناوەندە زانستیەکان لە ڕاستیە دروستکردنی گورچیلەیە چەند هەوڵێک هەیە کە هەتایەکیان من لەم چەند ڕۆژە بەرچاوم کەوتووە کە تقریبا بەقەدەر جیازێکی مۆبایل سمارتفۆنێکە بێت کە لەسەر حیوان و ئەوانە تاقی کراوەتەوە بەزێشتا لەسەر مرۆڤ بەکار نهاتووە کە یان تەجروبەی لەسەر ئەکرێ کە قابلی ئەوەیە کە لە داهاتوی مثلا چەند ساڵی داهاتووە بتوانرێتەوە وای لێ بێت کە بتوانن بۆ مرۆڤی دابنێن ئەو کاتە لە جاتی ئەوەی کە گوچلی لە کەسێکی ساغە و لەیکە وەربگیرەوە بۆ نەخۆشکە دابنرێ ئەوە دائەنرێت و زەر ئەکرێت هەڵەسێ بە ئیشوکاری گورچیلە. دکتۆر جان دوو پرسیار تێک هەڵەکەم ئەژی چند ناچارم تۆزە بجەڕمەوە بۆ دواوە ئەویش ئەوەیە کە بازانین بۆ پاراستنی گورچیلە وەرزشکردن چەند کاریگەرە وەرزشمان بیر نەچێ بزانین ئایا کاریگەری بۆ گورچیلە و بۆ پاگراگرتنی گورچیلە چییە؟ دووش ئەوەی کە گورچیلە و بابەتی میزەڕۆ بابەتی میزکردن ینی جاریوە کەسەکە میزی زەردە مەسەن میزی باش نیان نازم چییە ئەمەش پەیوەندی بە گورچیلەوە هازانم هەیە ئەمە چۆن هینکەین چۆن چارەسەرکەین وەرزشکردن شتێکی باشە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو تەندروستی لەش باشە بەشەتی ئەو وەرزشەی کە ئەکرێت نەبێتە هۆی ئەوەی کە لەش وشک بێتەوە واتە بێ ئەو کەسانی کە وەرزشەکەن لە کاتی وەرزشکردن ئاگیان لە ئاو خواردنەوە بێت و ئاوی باش و ئاوی پێویست بخۆنەوە ئەمە ئەگەر بەو شێوەیە بێت هیچ کاریگەریەکی خراپی لەسەر گورچیلە نییە بەڵام هەنێ یاری لە جوانی هەیە ئەوانی مەسەلەن کە پرۆتینات زۆر بەکارێنن وایە مەسەلەن دەرزی و ئۆشتانە دەرزی تێستۆستێرۆن ئۆشتانە زۆر بەکارێنن ئەوانە بەڕاستی کاریگەری نەرێنی هەیە لەسەر هەم ئیشی گورچیلەوە لەسەر و هەم لەسەر هۆڕۆنات سیستەمی هۆڕۆناتی لەشکە تێگەشێ ئەبێ زۆر بە حەزەرەوە ئۆشتانە لەژێر چاودێری وردی ئەو کەسانی کە شارەزان ئەوشتانە بەکاربێنرێ و ئاماژگاریم ئەوەیە ئەو کەسانی کە ناچن بۆ بتوڵات و ئەو شتانە ینی پێویست ناکە بەڕاستی ئەو شتانە بەکار بێنن وەکو بەنسبەت ڕەنگی میزەوە زۆر جار ڕەنگی میز گۆڕانی بەسەرایە کە ئەکرێ ئاسایی بێ ئەوەش بەهۆی ئەوەی ئاەت تۆ مەسەن لەشی مرۆڤ چەند وشک بووەتەوە بە چەند ئاوی خواردوتەوە بە گوێرەی ئەوە بۆ منەگەر میزێکی سەرد هەبێ ئەگەر میزێکی سەرد مانای وایە ئەو کەسە ئاوی ئاو شلمەین تەواوی نەخواردوتەوە چونکە ئەگەر ئاوی شلمەین تەواو بخۆێتەوە مەفروض وایە کە ڕەنگی میز وەکو ئاوڕون بێ ئەگەر ئاوی تەواو خوارد بێتەوە لەوە ئاو کەمتر خوارد بێتەوە ڕەنگی تۆخە بێتەوە لەبەرەوەی گورچیلە ئەو کاتە مەجبور ئەبێت کە دەست بە ئاوە بگرێ ئاوێکی کەمتر لە میزا بکاتە دەرەوە لەبەرەوە ڕەنگی میز تۆخە بێت هەر پەیوەست بە میزەوە پرسیارێکی تر بکەم ببوورە هەیە ئەڵێ من ئاو کەمە خۆمەوە
بۆی زۆر نەچم بۆ تەوالێت ینی زۆر نەچم بۆ سەر ئەو زۆر میز نەکەم یا مەسەن خەوەکەم تێگەدا تۆ بەماناڵێ پێڵێم تەمەڵیە بەڵێ ئەوە تەمەڵیە بەگوێرەی تەمەنی مرۆڤ خەڵسان لە کاتی خاو لە شەوە ئەگۆڕێ ئەگە کەسێک مەسەن تەمەنی نەگەشت بێتە 50 ساڵ و لە خوار تقریبا لە خوار 40 ساڵەوە بێ مەفروض وایە کە شەوانە هەڵنەسێ ئەگەر ئاوشتمەی زۆر نەخوارد بێتەوە ئەبێ شەوکە خەوت تابعانی میز خەبەری نەکاتەوە و ناڕەحەتی نەکە لەبەر ئەوە مەفروضە کە ئاوشتمەی تەواو بخواتەوە چونکە ئەگەر ئاو کەم بخواتەوە بۆ ئەوی بڵێ من نەچم هەم جگەلەوەی کە کێشەوەی بەدووسێ بێ لەوە کاریگەری خراپی بێ لەسەر ئیشکردنی گورچیلە دووەم لەوانەیە کێشەی هەوکردنی کۆندای میزی زۆڕۆی بۆ دروست بێ بەکتریا باسانی لە بۆری میزەوە سەرەکی ئەچتە ناو میزەڵان لەوێەوە ئەگەر کێشە دروستکە لەوانەیە دیسانەوە سەر بکەوێت زیاتر بچتە ناو گورچیلە کەواتە ئەکرێ یەکێ بێت لە هۆکارەکانی ئیلتیهابی کۆندای میزی میزەڵ. کاک دکتۆر لە سەرەتاوە باسی گۆشتی حیوانت کرد کامە زەرەری هەیە بۆ گورچیلە بۆ کەسێک کە دائالملوکی هەر پەرز بێ بڵێن یوریک ئەسیدی بەرز بێ دائالملوکی هەبێ و یوریک ئەسیدی بەرز بێ ینی لە 8 و 9 بێ دیسان وەکو خۆ ئەمە لەم حاڵەتەیە واز لە مریشک بێنە مەڵێ مریشک با بخوایان ماسی بخوا چۆن بتوانێت تەنزیمی گۆشت خواردن بکات چۆن بتوانێت تەنزیمی خواردنی بکە ئەو پرۆتینانە چین کە زەرەریان هەیە بۆ بەرزبوونەوەی ئەم دائالملوکیان ئەم یوریک ئەسیدە و پەیوەندی یوریک ئەسید چیە لەگەڵ گورچیلەیە جابا منش پرسیارەکە دەوڵەمەندتر کەم ئێسامان جە ڕەمەزانەوە هەمومان حەزمان لە خواردنە ئەنواعی خواردن چۆن وا بکەین یعنی ئەو خواردنانەی کەی خوێن لە تەنیشتی ئەم پرسیاری تۆ وابێت کە زەرەر لە گورچیلەکانمان نەدا یوریک ئەسید بەڵێ خۆی تۆ داوای خورمژەکەیت خۆمان ئەمە بەڕاستی لە مەسەلەی دائالملوک تۆزێ قورسە چونکە دائالملوک هەموو پرۆتینی حیوانی باش نییە چونکە پرۆتینی حیوانی کە ئەشکێت کە ئەچێتە لەشەوە لەشە هەرز ئەکرێت و دوای شتە ناو خوێنەوە ئەچێتە جگەر لە جگەرە دیسانەوە هەرسی کەی بەسەرایەت ئەنزایمێکەیە کە وا ئەکات ترشامینەکانی تێک بشکێنێت و وای لێ بکات کە لەش سوودی لە وەربگرێ و دوایی بکرێتە دەرەوە وای لێکا کە بە ئاسانی لە ئاوا بتوێتەوە لە میزا بتوێتەوە و بکرێتە دەرەوە بەڵام ئەو کەسانی کە دائالملوکیان هەیە ئەو ئەنزیمەیان نییە کە ئەنزیمەیان نەبوو مخالفاتی واتە پاشەڕۆی گۆشت پرۆتینی حیوانی بەسمانەوە ینی گۆشتی سوور و مریشک و ماسیش ئەگرێتەوە ماست و پەنیر و هەندێک ئەوانش ئەگرێتەوە بەڵام بە دەرەجەی سکونۆک و گۆشتەکە نییە بەڵێ ئەوانە ئەبێ زۆر کەم کاتەوە ئەبێ ئاوشتمەنی زۆر بخواتەوە و لەگەڵیشیا ئەبێت شیرینیش زۆر کەم کاتەوە و خواردنەوە گازیەکان سارد و پێویستی و فانتاو ئەوانە هەموو خیۆکانزای زۆرانتیایە بە ئەوانە کەم کاتەوە و ئەبێ بە کوردەکەی خۆمان ئەبێ شێوازی ینی ژیانی خۆی بگۆڕێ و لەگەڵ ئەبێ متابعە بکرێت ئەگەر بەمانە نسبەکەی دابەزی بۆ خوار حەوت دابەزی و دابەزی ئەو باشە ئەگە دانەبەزی ئەبێ 6.9 علاج بەکاربێن ناباتی دکتۆرم بێ واز لە هین بێنێ خۆی لەش پێویستی بە پرۆتینی حیوانیە پێویستی بە گۆشتە بەڵام ئەبێ بە نسبەیەکی کەم بخورێن نەکەم ڕۆژێک مثلا هەفتەی جارێک بەو کەسانی کە دائالملوکیانە بێ بەڵام جارێک بخۆن و مەسەڵەن بەشی کەم و لەگەڵ شابێ علاج بەکاربێن ئەگەر بە ڕێژیمەکە کۆنتترۆل نەبێ ئەبێ علاجی لەگەڵا بەکاربێ دکتۆر جان چوە کاریگەری وسم باسی ئەوە کاریگەری مەسەڵەن دائالملوک چیە لەسەر گورچیلە دوو کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گورچیلەکەمیان یەکێک لەوە کارەکانی دروستبوونی بەردی گورچیلە دووەمیشیان بە مروری زەمانەکە بەتەوا بەباشی کۆنتترۆل نەکرێ کاریگەری ئەبێ لەسەر سزبوونی گورچیلە کاک دکتۆرێکێک لە ئەو هۆکارانەی کە گورچیلە پاک ڕاگەری یاخود گورچیلە بە بەهێزی هەڵێتەوە وەکو باست کرد بابەتی ئاو خواردنەوەیە بەس ئێمە لە مانجی ڕەمەزانین ئێستا ینی زیاتر لە 14 کات ژمێر ئێمە ناتوانین ئاو بخۆینەوە بەڵام چۆن وا بکەین ڕۆژۆکە زیانی نەبێ بۆ گورچیلەمان یان چۆن تەقوی ئاو بکەین چۆن ئاو بەکاربێنن و کەسێکی پاراو بینانی ڕاستەکەی
بەڵێ لە ڕاستیان حکمی ڕۆژەوەی کە تۆ ناتوانانی هیچ شلێمەنی بشتە ناو لەشتەوە کە بێگومان کە ئێمە بەڕۆژوین بەڵام ئەکرێ خۆی کەسێکی ئاسایی کێشە و گرفتی گورچیلێ نەبێت ئێمە باسی ئەو کەسە زۆر ئاسایی بەڵێ کەسی ئاسایی هەنێ شتەیە کە ئەکرێ ئێمە ینی سوودی لێ بینی بۆ نمونە ئەگەر بکرێت زۆر کەسەکە زۆر گەرمای نەبێ لە شوێنەکانە بێ کە عرەقی زۆر بکاتەوە لەشی زۆر وشک بێتەوە و یاخود مەسەلەن هەڵسوکەوت و هەڵسوڕان دیسانەوە یا وەرزشکردن لە کاتی بە ڕۆژوبوونە ئەمانە شتێکی باش نییە کە مرۆڤ بیکە ئەگەر بکرێ کەسی واژێ لەوە ینی ئیشی ڕۆژانەی ئەوە بێ کە لە شوێنی گەرما و لە شوێنەکە کە بێتەوە وشک بێتەوە ئەوانە لە ڕاستیا ینی مەفروض وایە هەمومان بە شێوەیەکی گشتی لە دوای بەربانکردنەوە هەڵبێن ئاو شلمەنێکی زۆر تەویزی بکەینەوە. باشە دکتۆر باسی خواردن بکەین ینی خواردنەکەیە کە لۆدێکی زۆر یاخود فشارێکی زۆر بخاتە سەر گورچیلە بەوەی کە مەسەن بۆن منە ساکاوە سێرێکن گوڵە بە ڕۆژە خواردن خواردنی سوورکراوە خواردنی قورس ئەمانە هیچ کاریگەریەکیان بۆ سەر گورچیلە ئەبێت ینی شتێکەیە ناوی خواردن بێ و گرفت بۆ گورچیلە دروستکە هەر تقریبا ئەو شتانەیە کە باسمان کرد مەسەلەن خوێی زۆرە ئانی خواردنی سوێرە خواردنی گۆشتە بەڕادەیەکی زۆر ئەمانە کاریگەری خراپی ئەبێت لەسەر گورچیلە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام و مەباوەیەکی دوور و درێژ بخورێت لەگەڵ خواردنەوە گازیەکان ئەوانش دیسانەوە خێوکانزان زۆرتیایە ئەمانە کاریگەریان ئەبێت بەڵێ باشە ئەی دکتۆر پەیوەندی نێوان گورچیلە و نێوان پرۆستات پەیوەست بە میزکردنەوە ینی ئێستا خەڵکێک لەوانەیە کە جۆمان لێگرن ڕەنگە بەتایبەتی بە تەمەنەکان کەشی پرۆستاتیان هەبێ میزیان باش بۆ نەکرێ ئایا ئەم پەیوەندی نێوان گورچیلە و پرۆستات چییە ینی چۆن تەعاملی لەگەڵا بکەن پرۆستات پەیوەندێکی ڕاستە و خۆی واتە مباشری بە گورچیلەوە نییە چکە هەم ئیشەکەیان جیاوازە و هەم لە یەک شەو دوورن لەشی مرۆڤ پرۆستات تقریبا بەقەدەر گوێزێکی حەجمی گوێزێکی کوردیە بێ ئەکەوێتە ملی میزەڵانەوە بەس پیاوان پرۆستاتیان هەیە و بۆری میز بەناو پرۆستاتایەت واتە پیاو کە میزەکە بەناو پرۆستاتە میزەکە یەتە دەرەوە بۆری میزەکەی یەتە دەرەوە پرۆستات کە گەورە ئەبێ گرفتی میزکردن بۆ پیاو دروستەکە گرفتەکان بریتە لەوەی عادەتەن لەسەر و تەمەنی 50 ساڵیەوە گرفتی میزکردن دروستەکەەوە ئەگە کە میز خاوەکاتەوە واتەوە کەسێک کە میزەکە سیرەکە مقارنەن بە چەند ساڵی پێش سیرەکە ئاڵە دکتۆر کە میزەکەم بە خاوی بە هێواشیت یا باریکە بێتەوە بەڵێ باریکە بێتەوە و شەوان جاران هەڵنێ سامیزە چەند جارێک هەڵەسم و جاری وایە پەلەپەلم پێیەکەوی بۆ میزکردن واتە ناتوانم کە هەستم کرد پێیسەکە بشم بۆ تەواڵێ ناتوانم خۆم ڕابگرم ئەبێ یەکسەری بڕۆم و جاری وایە کە میزەکەم هەستەکەم کە میزەڵانم بە تەواتی بەتاڵ نابێتەوە میزم پێمێنێ وایە پاش میزم هەیە و جاری وایە لەوەش بڵێ مەسەلەن جاری وایە هەستەکەم میزەکەم خوێنی پێوە بێ و جاری واشەیە پرۆتاتەکە زۆر گەورە بوو بێت و کێشەی گەورە دروستکرد بێت لەوە چێ نەخۆشەکە میزی بگیرێت بە شێوێ نەتوانێت میز بکات کە ئەمەش دوو جۆری هەیە میزگرتنی درێژخایان هەیە لەگەڵ میزگرتنی کتوپڕا هەیە کتوپڕەکە ئەوەیە کە نەخۆشەکە کێشەی نیە لە پڕمیزی قەپاتە بێ ناتوانێت هیچ میز بکات لە پڕمیزەڵانی ئاوسێ ئازارێکی زۆر ناخۆش و زۆر بەقوت بۆ نەخۆشەکە دروستەکە بەڵام میزگرتنی درێژخانمان هەیە کە پرۆتاتەکە لەگەڵ کاتە بە مروی زەمن وای کردووە کە میزەڵانەکە بە تەواوەتی بەتاڵ نابێتەوە هەموو جارێکە نەخۆشەکەی میزەکە لەوەچە 200 جاری وایە زیاتریش لەوەچە 500 تیابێ و ئەمە جاری وایە لەوچە سەر کێشێ بۆ ئەوەی کە میز لە میزەڵانەوە بگرێتەوە بۆ گوشی لە سسکە کاتە لەم حاڵەتە بەڵێ ئەکرێکە پرۆسات یەکی بێت لە هۆکارەکانی سزبوونی گورچیلە ئەگە بێتە هۆی ئەوەی کە میز لە میزەڵانەوە بگرێتەوە ینی میزگیرانی درێژخایان دروستکەوە میز لە میزانەوە بگرێتەوە بۆ گورچیلە و گورچیل هەردوو گورچی لە سیستەکە من هەمیشە پرسیارم حازرە بەس گوتم با بزانم ئەگەر تۆ ڤیتیەک هەبوو بعد انشاءالله لەگەڵ دکتۆرە گفتوگۆکەمان تەواوکەین ئەوە انشاءالله دوایی وتم دکتۆر بە ئاسانی ئیزن نەدەن بۆ بەتەئکید دکتۆر جان ئەی پەیوەندی قەبزی لەگەڵ گورچیلە ینی هەیە لە قەبزم فشارەکە یانە مەسەن قۆڵۆنم هەیە گرفتێک لەو گرفتانم هەیە بە یەک جار کە ئەمەم ئازاری هەیە گورچی لەشمی پێوەیە شێدا خۆ هەستەکە جاری وایە گورچیلێتی هەستەکە قۆڵۆنێتی نازان تێکەڵە بێ لەمەیە ئەمە چ پەیوەندێکی هەیە بەڵێ
دیسان و قۆڵۆن پەیوەندێکی زۆر ڕاستەخۆی نییە لەگەڵ گورچیلەیە بەڵام کێشەی قۆڵۆن و کەسانی کە قۆڵۆنیان هەیە و کێشەی مەتایبەتی ینی زیادە گرژبوونی قۆڵۆنیان هەیە ئەمانە کە نیشانەکانم بۆیەتەوە ناڕەحەت دەبنەوە لەبەرەوەی قۆڵۆن لە ناوسکا کە سەرەکەوێ یە بۆ لای لا ڕاست و ئەنج لای ڕاستەوە ئەگرێتەوە بەلای چەپ و دیایەتەوە خوارەوە ئەو شوێنانی کە غازاتی تاکووە بێتەوە کە ناڕەحەتی دروستەکە لەسەر گورچیلەیە لەسەر گورچیلەکانە و لەو شوێنەیە کە گورچیلێ لێ لەبەرەوەی زۆربەی خەڵکی ئێمە کە ناڕەحەتە بێت وڵا گورچیلە مێشەر و گورچیلەکانی کە ئازاری پێشە و فەقەراتیان هەیە بەڵێ لەبەرەوەی کە شوێنی ئازارەکە لەسەر گورچیلەوە لە پشتەوەیە ئەوان وازان کە گورچیلیان یەشێت بۆ مەسەلەی قەبزی بەتایبەتی لە پیاوانە جاری وایە ئەو کەسانە گە خۆیان کێشەی پرۆستاتیان هەبێ ئەگەر لەگەڵیشی قەبز بن کێشەکان خراپترە بێ یەکێکە لەوە کارەکانی کەواکە نەخۆشەکە کە پرۆستاتی گەورە بووم تووشی میزگیران بێ میزی بگیرێت ینی ئەو پەیوەندی هەیە لە بینی قەبزی و لە بینی کێشەی میزکردنە و هەروەها یەکێک لە هۆکارەکانی قەبزبوون نەخواردنەوەی شلەمەنی تەواوە واتە ئەو کەسانی ئەگەر شلەمەنی کەم بخۆنەوە ئەکرێت کە تووشی قەبزی ببن لەگەڵ سەوز و میوەیە یەک بابەتی گرنگ ماوە ئەویش پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە هەم ئەو ئافرەتانەی کە حەملیان هەیە تاکو حەملەکان گەورە بێ بە جۆرێک لە جۆرەکان فشاری بۆ سەر گورچیلەکانیان دروستە بێ یا مەسەلەن بۆن منە هەیە حەملی هەیە و ئێستا ڕەمەزانە ئاویش کەم خواتەوە ئەی ئەمانە چۆن تەعامل لەگەڵ ئەم بابەتەیە بکەن بڵێ ئەگەر گورچیلیان جیرانیتیان نەبێ و گرفتیان نەبێت لە کاتی دووگیانە ئەتوان بە ڕۆژوو بن و شتەکە ئاساییە بەڵام هەنێ نەخۆشەیە کە لە کاتی حەملە بە دروستە بێ منداڵدان کە کۆرپەکەی تایە زەختە سەر بۆری حالب بۆری گورچیلە و ئەمەیەکێ لە هۆکارەکانی ئاوسانی گورچیلە لە کاتی سکپڕیە ئەمەش ئەگەر کێشوازاری بۆ دروست نەکا و کێشەی بۆ دروست نەکە هەر ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام جاری وایە ئەکرێ ئەم جیرانە بەهۆی بەردەوە بێ و بەهۆی کێشەی کەوە بێ و ئەگەر تەنان هەر بەهۆی حەملەکەشەوە بێ جاری وایە ئێشوازاری زۆر دروستەکات کە پێویستەکات عیلاج بەکاربێنن و یاخود ئەگەر لەگەڵ یا تووشی ئیلتیهابی گورچیلە بن ئەو بەڕاستی ناتوان بە ڕۆژوو بن و ئەبێ عیلاج بەکاربێن تاوکو ئیلتیهابەکە باشە دکتۆر هەیەڵێ من لە پێش ڕەمەزانە هیچ ئازارێکی گورچیلەم نەبووە بەڵام لە ڕەمەزانەوە وردە ڕۆژەکانی سەرەتا باشتر بووم بەس هەتا دێ مەسەلەن ئازاری گورچیلەم بۆ دروست هەبێ یا مەسەلەن هەیە بەردی هەیە ئەڵە بەردەکەم جوڵاوە نازام ئەلەم بابەتانە ئایا ئەوەی کەڵێ ئازارم هەیە لە ڕەمەزانە پەیوەندی بە ڕۆژۆکەی وە هەیە زۆربەی کات ئەو ئازارانە ئەگەر کەسکە خۆی هیچ گرفتێکی نەبێت ئەکرێ ئازاری شوێنی کە بێ وە گوتمان ئازاری مەسەلەن قۆڵۆن بێ لە بەشی پێشەوە و ئەگەر لە بەشی پشتەوە بێت ئازاری ماسوولکە و ئازاری پشت ئێشە بێ ئەمانە مەسەلەن زۆر جار لە کاتی ڕەمەزانە هەنێک کەسی ئیشکار کەمەکاتەوە لەوە چی زیاتر مەسەلەن لە ماڵەوە یا زیاتر دابنیشێ ئەمانە طبعاً ئازاری پشتێشی بۆ دروستەکە و ئەمەش نەخۆشەکە لەوە چ باتێ بگا کە گورچیلەیەتی بەڵام ئەو کەسانی گورچیلیان هەیە بەتایبەتی و کەسانی کە بەردی گورچیلیان هەیە بەتەئکید کە ئاو کەم بخۆنەوە جاری وا هەیە مەسەلەن ناڕەحەتیان بۆ دروستە بێت لەوەشە تووشی ئیلتیهاب بن و یاخود کە بەربانگەکەنەوە و لە دوای بەربانگەوە لە پڕ ئاوێکی زۆرە خۆنەوە ئەماوە زۆرەکە ئیخۆنەوە دوای لەوەشێ مەسەلەن سەعاتێ دو سەعات میزێکی زۆر دروست بێ ئەمەش بێتەوە ئەوەی کە بەردەکە بجوڵێت و بەردەکە بێتە خوار و گرفتیان بۆ دروست بکات وەکو کۆتا پرسیار دکتۆر ئەوانەی کە نەخۆشی گورچیلایان هەیە کام نەخۆشی ئەتوانێت بە ڕۆژوو بێ و کام نەخۆشەش توانێت بە ڕۆژوو نەبێ ئەمە جگەلەوەی کە کەسێک ڕەنگە گورچیلەشی نەخۆشی ئەبێ بە سەحەتی باشە ینی بۆ خۆی هەست بە ناڕەحەتی زۆر ناکات بەڵام بەعام یعنی ئەمە پرسیارێکی زۆر جۆوەریە لەوەی کە ئایا ئەوانەی کە چکە هەیەڵێ ئەوەی گورچیلەی ئازاری هەیە نەخۆشە هەر بەڕایی با بە ڕۆژوو نەبێ هەشەڵێ ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەس جەنابەت پسپۆڕێکت ئەوەیە بابزانین چی ئەتوانێت بە ڕۆژوو بێ و چی ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ زۆر ڕاستە ئەو کەسانەی کە سزبوونی گورچیلیان هەیە واتە پشکنیان بۆ کرا و دەرکەوتووە کە گورچیلیان سیستیتایە و ئەو شتانی کە پێوتە یوریا و کراتین بەرز بۆتەوە و جاری وایە لەوەشی ئەوەش بەرز نەبوو بێتەوە بە شتێکی قیاسەکرێ بە هیچ شێوەیە ئەمانە نابێ بە ڕۆژوو بن واتە ئەو کەسێک کە
عزی گوچی لە سزبوونی گوچیلی هەیە نابێ بە ڕۆژوو بێت ئەمە زۆر وازحە جگە لەمە ئەو کەسانی کە ئیلتیهابی کۆندامی میزمی زۆڕان هەیە لەو کاتێک کە ئیلتیابەکان هەیە و تاوەکو چارەسەرەکان ئەو عیلاجانی کە بۆیان نووسراوە وەری ئەگرن و تاوی ئەەکەن و پێویستان بۆ ئاوی زۆر بخۆنەوە نابێ بە ڕۆژوو بن ئەو کەسانی کە بەردی گوچیلیان هەیە ئەگە بۆ نمونە بەردەکە بەردێکی بچووک بێ 5 ملیم بێ یا 6 ملیم بێ 6 ملیم بێ و لە 10 ملیم وانە کەمتر بێ و لە بەشی گوچیلەکە بە کەیش گیرانی دروست نەکردو ویش گرفتێکی بۆ نەخۆشەکە دروست نەکردووە ئەو لە ڕاستی ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام کەسانی کە بەردی گەوریان هەیە لە گورچیلەیە جاری وایە بەردەکە گیرانی دروست کردووە یاخود لە حوزی گورچیلەیە کە لەوچی زۆربەی کات ڕۆژانە ئازاریان بە دروستکە ئەمانە باشتر بە ڕۆژوو نەبن چونکە ئەگە بە ڕۆژوو بن و بەتایبەتی هەموو مانگە بگرن ئەوە ڕۆژەکە بێتەوە کە ئەم بەردانە گەورە بن و زیاتر نەخۆشەکە ناڕەحەت بکەن. ئەمەش وەزانم لە بەرنامەکە کۆتایی هات سپاس دەکەین دکتۆر زۆر خۆشحاڵ بووی سپاس کە ئەمڕۆ ئامادە بوویت و وڵامی پرسیارەکانی سی گەوهرت دایەوە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش خوای گەورە تاعات و ڕۆژووی هەموو لای زۆر سپاس بەڵێ خۆشەویستانە چینە ناوبڕێک و دواتر لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامە بین. من ناوم ئەحمەد غالبە ماوەی 2 ساڵ دەبێت لێرە دەخوێنم دایک و باوکم لە ماڵەوە هاوکاریم دەکەن ئێستاژ من لێرە زۆر بە جوانی ئامادەم کردووە پۆلی چوارم تەمەنم 9 ساڵە جزئێکم لێرە لە قورئان خوێندووە من پێشتر کەمێک دەمزانی قورئان بخوێنم بەڵام زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم چونکە زۆر بەباشی منیان فێرە قورئان خوێندن کردووە من لە ماڵەوە زۆر دووباری دەکەمەوە تقریباً 5-6 جار من بە خۆم لە ماڵەوە دەخوێنم زیاتر گوێ لە ئەبوبەکر شەتری دەنگەکەی زۆر خۆشە بۆیە من حەزم چیتێ من حەزم لێدا تو بمە مامۆستای قیراءە من لە قوتابخانە زیرەکەم چونکە قورئان وای کردووە کەوا من زۆر زیرەک بووم لە قوتابخانە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. قلوبهم سەرەتا سەبارەت بە دەستگای نوری حکمە دەستگایەکی قورئانە بۆ خوێندنەوە لە بەرکردنی قورئان و پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگا بە شێوازێکی جوان و بە شێوازێکی لەسەر پەروەردەکردنی قورئان و سنەت و سەبارەت بە وەرگرتنی قوتابیانیش قوتابیان هیچ مەرجێکداننرا بۆ تەمەن هەموو تەمەنێک وەردەگیرێت چونکە بە ئاست پۆلێن کراوە ئەوەی تەمەنی بچووکە لە قۆناغی یەکەم ڕادەست پێ دەکات دواتر قۆناغی 2 3 4 و بەشی گەوران هەیە ئەو قۆناغانە لە بەشی ئافرەتان و پیاوان لە هەردوو لایەن بە جوانی پۆلێن کراوە و بە جوانی هەر یەکە و لە بەشی خۆی وانەکان دەخوێنێتن ئەگەرە تو تەماشای دیڕاساتەکان بکەی ئیعجازی علمی بکەی ئەو کەسەی قورئان دەخوێنێ قورئان لە بەردەکان مێشتی فراوان دەبێتن
و بەڵکو مێشتی لە بۆ بابەتەکان تریش حەزمکردنی ئاسان دەبێ زانایان کە باز دەکەن دەڵێن ئەگەرە تو لاپەڕەیەک لە نووسراوێک یاخود ئینشایکی ئینگلیزی بێنە یاخود هەر زمانێکی تر بێنە زۆر زەحمەتە لە بۆ تو بتوانانی نقطە بە نقطە فارزە بە فارزە لە بەری بکەیت مامۆستا زۆر جار دەڵێ بە شەرحیاتی خۆت بینوسە بەڵام دەبینی چەندان حافظ قورئانمان هەیە بە حرف و زەممە و کەسرە قورئانی لەبەرکردو ئەوشەیەکە کە لە ئیعجازی قورئان وخوای گەورە دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر ئەو قورئانەمان ئاسان کردووە لە بۆ مێشکەکان لە بۆ عاقڵەکان ئایا کەس هەیە بێت تەفەکر لێ بکاتن و بە پێی قەدەری تەفەکر لە قورئان مێشک فراوانتر دەبێت بە پێی وردبوونەوە لە قورئان تێگەیشتنت فراوانتر دەبێت لە بۆ دەوروبەر و لە بۆ ئەو شتانەی کەوا لە دەوروبەری ئینسان هەیە و بتوانێت چۆن تەعاملیان لەگەر بکات چونکە قورئان پێت دەرێ لە مەکتەب زیاتر هەوڵ بدا تاوەکو داهێنان بکەی لە داهاتوودا بۆ خزمەتی مسلمانان و خزمەتی کۆمەلگا کە یەکەم ئاەت دابەزیا لای هەمومان معلومە ئیقرا واتە بخوێنە مسلمان پێویستە ئومەت الئیقرا ئیقرا ئومەتی خوێندەوارین ئەمە بۆیە پێویستە لە هەموو لایەنەکان بخوێنینەوە لە سنتەر ئاسانکاری زۆر کراوە بۆ قوتابیەکان یان شێوازی لەبەرکردن و دووبارەکردنەوە پەروەردە و ئەو حەدیسانەی پێیان دەگوترێ بەڵام ئەگەر هاریکاریەکیش هەبی لە دەرەوە ئەرچی مامۆستا ئاسانتر دەکات چونکە لە پۆلێکدا 15 قوتابیە هەر دەرسی 40 دقیقە نزیکەی ئەگەر هەر قوتابی بە جوانی وانەکەی خۆی بڵێتەوە ئەوە ئەرچی مامۆستا ئاسانتر دەبێت بەڵام ئەگەر مامۆستا لەگەر تەڵەبەی هەوڵدا دەرسەکە درێژتر دەبێتەوە ئەگەر درێژش بێتەوە من لە بۆ خۆم جاری وایە لە فورسەی ئامادە بوویمە قوتابی لە بۆم برێتەوە یاخۆ دەگە غەڵەتی هەبوو لە بۆی ڕاستکەمەوە ئەوەش ئەرچی سەرشانمانە بەڵام ئەگەر لە ماڵەوە هاریکار بن ئەوە دەبێتە ئاسانکارێک لە بۆ سنتەر و ئەمن ئامۆژگاریم لە بۆ داکوبابی قوتابیان ئەوەیە کەوا منداڵەکانیان ببەنە بەر خوێندنی قورئان بەر پەروەردەکردنی قورئان چونکە زانایان دەفەرمون علموا أولادكم القرآن والقرآن سيعلمه كل شيء ئەتوو منداڵەکەت فێرە قورئان بکە وەلە داهاتوودا قورئان فێرە هەموو شتێکی دەکات پێویست ناکە بە منداڵەکەت برێ ڕێزی دایک و باوک ڕێزەوە شتە قورئان بەخۆی هەمووی پێ دەڵێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه خوای گەورە بڕیاری دایە کەس نەپەرسرێت جگە لە ئەو وبالوالدین إحسان لەگەر پەرستنی خوای گەورە لەگەڵ دایک و باوک باش بە یعنی بەبێ ئەوەی ئەتوو بە منداڵەکەت برێ قورئان پێی دەڵێتن بە شێوازەکی جوان قورئان هەموو دەرس و دروس و وانەکانی ژیان بۆ منداڵە دەدا ئەگەر بۆ خۆشت خوێندەواری نیە منداڵەکەت فێر بکەی ئەلحەمدولیلا مەراکز زۆرە یەک لەو مەرکەزانەی کەوا سەرکەوتوو بووە سەنتەری حیکمەیە و بە خۆشحاڵیەوە و بە مەمنونەوە ئێمە پێ خۆشحاڵ دەبین کە منداڵەکانتان بنێرن بۆ سەنتەر حیکمەوە ئێمەش لە خزمەتیان دابین بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە خۆشەویستان و بەڕێزان بەرنامەی سی گەوهەر درێژەی هەیە ئەمە لێرەوە سوپاس و پێزانی ئاراستەی سپۆنسەرەکانمان بکەم زەیتی کاشۆ هەروەها نەخۆشخانەی بەخشین کە ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەردوو ئەو لایەنە بەڕێوە ئەچێ هیوای لەشساغی و سەلامەتی بۆ هەموو لایەگە خوازین
هەڵبەتە کاک پەیوەند تەشریفە باتە لای شێفە بەڕێزەکان بۆ ئەوەی دو پەنجەمۆریان لە چێشتونانەکە بزانین چیە و گەیشتون بەکوێ و ئینشاءالله ختامی بەرنامەکەش وەکو هەمیشە بە کۆمەڵێک ئاياتی قورئانی و نزا و پاڕانەوە کۆتایی پێهێنین. کەواتە تۆ فەرمو بە شوێنەکەی خۆت ئەو شوێنە من ئێستا ناتوانم بچمەوە شوێنە ڕاستەکە ینی هینێکی هەیە ینی هەموو ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بە بەندە و بە تەواوی قورئان خوێنانی بەخشیوە هۆکارەکەی ئەوەیە القورآن الكريم. فرمو. السلام عليكم. جا ئەمە شتەکەمان پێگەیوە زۆر جوانە ماشاءالله. یاخوا دەست و چاوتان خۆش بێ. خۆشەویستان شێف دیار و شێف نەریمان ئەو خواردنانەی کە دروستیان کردووە چ قوڕاوەکە و ناوی ئەوەکی تۆ؟ مریشکی فرنەوە ڕانی فرن. مریشکەکان ئامادە کردووە ئێستا خواردنەکان ئامادەیە. شێف دیارەگەر زۆر بە خێرایی لەگەڵ تێکردنی برنجەکەیە خواردنەکەمان بۆ بڵیتەوە بەسەر چاو بەسەکەیانی تۆزە کاتەکەمان گۆشتی بەر کوڵێنن جوان بە بیجن بە وردی بیکوڵێنن دوای کوڵانەکەن ئاوەکەی بەکاربێنە بۆ قوڕاوەکە ماست و نیشاستا جوان بگرنەوە خاویکەنە بە عساری بن نیرکە پیازەکان واتە تەڕە پیازەکان لەگەڵ ڕۆنەکە سووریکەنەوە ڕۆنی کوردی زەیتی کاشۆ کە جوان سوورەوە بوو گۆشتەکەی تێکە لەگەڵە ئەو دوانش کە جوان سوورەوە بێ ئەوجا ماستەکە لەگەڵ نیشاسەکە کە گیراوە تۆیکی بەسەرێ و ئاگری بۆ کزەکەی دایپۆشی بە ساحەتی خۆی ئێستا تۆ بەتەمای ئێوارە لە خواردنەکەی خۆت بخۆیت؟ زۆر باشە. شێف نەریمان باسێکی خێرای مقبلات و زەڵاتەکەمان بۆ بکە جارێ مقبلات و زەڵاتەکە ئەوە زەڵاتێکی ئاساییە. چی چییە؟ جێزەرە تەماتێ هەنارە بڕوکلیە هەروە بێتۆ سێوە پرتەقاڵە ئەم جۆرەشتانە باشە لەگە زەیتونە. ئەمە بڕوکلیەکەی تیا بینم ئەمە بڕوکلیە و پەتاتەیە و لەگە جێزەرە لەگەڵ کرێم تەڵقە. باشە ئەم مریشکە کە مریشکی خۆشکراو بوو ئێستا ئەمە لە فڕنا سوور کردوەوە بەس ئەوەی کە لەگەڵ یایەتی ئەو مادانی کە بە پێکاتەکانی کە لەگەڵ تا بەکارێناوە چی و چین؟ پێکاتە پەتاتەیە پەتاتەیە تەماتەیە جێزەرە لەگەڵ بیبەری تونە. باشە لیمۆش بینی لیمۆش بەڵ ئەفو لیمۆشە ئەمە بۆ تامی خۆشەکە هەر بۆ جوانی تامی خۆشەکە و مزرێکی ئاەتە لیمۆشتەکە ینی تەماتەکەشان تامیکی خۆشە تامێکی تەڕێت ینی بۆ مریشکەکە تەڕەکاتەوە. زۆر باشە دەستان خۆش بێ شێف دیار شێف نەریمان ماشاءالله وەردە وەردە نزیک بووینەوە لە بانکی بەغریب و کاتی شکاندنی ڕۆژۆکان بۆیە لێرەوە خۆشویستان بەجێتان هێڵین تاکو و بێگەشتنەوەی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین چونکە لێرەوە فرسەتە دێن بە کاک محمود بۆی کە هەم هەندێک لە قورئانی پیرۆز و واروها دوعاکانیشمان بۆ بکە. فەرموو کاک محمود. بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يوم ترى المؤمنين والمؤمنات يسعى نورهم بين أيديهم وبأيمانهم بشراكم اليوم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها
ذلك هو الفوز العظيم. يوم يقول المنافقون والمنافقات للذين آمنوا انظرونا نقتبس من نوركم قيل ارجعوا وراءكم فالتمسوا نورا فضرب بينهم بسور له باب باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب. ينادونهم ألم نكن معكم قالوا بلى ولكنكم فتنتم أنفسكم وتربصتم وارتبتم وغرتكم الأماني حتى جاء أمر الله وغركم بالله الغرور. فاليوم لا يؤخذ منكم فدية ولا من الذين كفروا مأواكم النار هي مولاكم وبئس المصير. ألم يأن للذين آمنوا أن تخشى قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها قد بينا لكم الآيات لعلكم تعقلون. إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا يضاعف لهم ولهم أجر كريم. والذين آمنوا بالله ورسله أولئك هم الصديقون والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم. والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب الجحيم. صدق الله العظيم. اللهم تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. خوايا بناوت قورترناوا تو خود زانی پنام هێناوە
يا رب عالمی لەژێر بەحر و بار بەدەستی خۆتە هەموو خێر و شار ئەتۆ زاتێکی عالم و مەعبود کە دنیات لە جوود هێنا باوجود هەر لە جن و ئینس تا مۆر و مەگاز بێ ئیزنت هیچ کەس هیچ نادا بە کەس خوایە ڕەحمی تۆ بێنیهایەتە زەڕەیەک لوتفت بێکیفایەتە هەموو جانداران پەنایان تۆیە هەر یەک بۆ ڕجا هەر هەوڵی خۆیە خالقی زانە هەر پەنامە تۆی ئەگەر بێ و تۆ خۆت گوناهم نەشۆی ئەمن عەبدێکی ڕوڕەش و ڕەنگزار ئەبێ چی بکەم بە هەناسەی سار یا الله اللهم اغفر لنا وارحمنا وتب علينا وتقبل خشوعنا وخضوعنا بين يديك يا تواب تب علينا يا ستار استرنا يا وهاب هب لنا من رحماتك وفيض خيراتك يا أرحم الراحمين إلهنا ونحن في أوائل شهر رمضان قلت وقولك الحق ادعوني أستجب لكم رفعنا إليك أكف الضراعة فلا تردها يا الله اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا الله اللهم اشف مرضانا ومرضى المسلمين وعاف مبتلانا يا رب العالمين واقض الدين عنا يا الله إلهنا وسيدنا وخالقنا ورازقنا يا أرحم الراحمين اغفر لنا ولآبائنا وأمهاتنا وزوجاتنا وإخواننا وأخواتنا وجيراننا ومن له حق علينا يا أرحم الراحمين اللهم انصر الإسلام والمسلمين في كل مكان اللهم انصر الإسلام والمسلمين في كل مكان اللهم انصر إخواننا المجاهدين والمرابطين في كل مكان في فلسطين وفي جميع أنحاء العالم والمعمورة إلهنا انصر الكرد في كل مكان وارحمنا وارحم ضعفنا وتولنا يا الله
اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا يا الله. اللهم وارحم من عمل في هذا الصرح المبارك يا الله. اللهم وتقبل منا خضوعنا إليك. اللهم إننا قادمون إليك، ارحم أهل هذه القناة الطيبة المباركة قناة بيام، ومن عمل فيها مدراء وكادر، ومن يعمل ليل نهار من رضا الله تعالى يا أرحم الراحمين. اللهم إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار يا رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.